هونەر و سینەما لە دیدگای مامۆستا سەعید نەورەسیەوە وتە دەبێ بە پێی مانە سروشتیەکانی وەسف بکرێ و شکل بە پێی ناوەڕۆک بێت. لە کاتی دروستکردندا ئیزن لە مەزمونەکەی وەربگیرێ. دەبێت بایەخ بدرێ بە شێوازێکی گەش و سەرنجڕاکێش بە هیچ جۆرێک ئامانج و غەرز لەبیر نەکرێ. دەبێت خەیاڵ لە نێو گۆڕەپانێکی فراواندا بێت بەڵام نابێت ڕاستیەکان تێک بدات. پێشکەشە بە پەیڕەوانی نور. بەدیع الزەمان سەعیدی نەورسی. ئەها سیرکە ئەو مانگیراوە. مانگیران چییە دا؟ بۆچی ئەوە دەرەکەوێت؟ واتە سێبەری خۆر ئەکەوێتە بینی مانگ و زەویەوە. بەڵام هێشتا هەرەی بینم. ئەڵێن لەسەرەوە مارەکان وەک شوشەوان ناوی خۆیان نیشانەیەن. بەو شێوەیە کوڕم. بسم الله. بسم الله. بسم الله. سەرەتای هەموو کارێکی خێرە کوڕەکەم. مەترسە دایە مەترسە، من لەگەڵتم. ئیعجازی قورئان بەیان بکە. مەترسن براکانم، ئازادی لە باوەڕەوەیە. پێکەوە هەوڵەین و تێکۆشین. زانست و زانیاری بەرامبەر نەزانی و هونەر و معریفەت لە بەرامبەر هەژاریە. و هەروەها و ئەبێ هەمومان بەیەکگرتووی لە بەرامبەر نەزانیە ڕابوەستین. گەورەی و باڵادەستی تەنها بۆ خودایە و تەنها هەر بۆ ئەویش ئەبێ سوشدە ببرێ. گولەی تۆپەکانی قارون بە هیچ شێوەیەک ئێمە ناکوژێ. بە هیچ شێوەیەک تەنازول ناکەین بۆ گەڕانەوەمان. بەڵێ بە هیچ شێوەیەک تەنازول ناکەین بۆ گەڕانەوەمان. بسم الله. الله ئەکبەر. بنووسە براکەم مەلا حەبیب. بسم الله سەرەتای هەموو کارێکی خێرە، بۆیە ئێمەش بەوە دەست پێەکەین.
ئاگادار بن هەستنە سەر پێ هەستن هەستە دەی هەستاڵێم Меня, наверное, не узнал. وا دیارە سەرکردەکەتان نەناسیەوە با ئەدناسم تۆ سەرکردەی بەرەی قەفقاسی سەرکردە نیکۆلا نیکۆلاڤیچی خاڵی قەیسڵەریشی Узнал. Главнокомандующий Кавказского фронта. هەرچیەکەی هەستە سەر پێ В таком случае это оскорбление. ئەمە سوکایەتیکردنە بە من و سوپاکەم نەخێر سوکایەتیم نەکردووە Главнокомандующий من واجبی دینی خۆمم جێبەجێ کردووە من زانایەکی مسڵمانم هەر لەبەر ئەوەیە کە لەبەر تۆ هەڵاسمە سەر پێ Немедленно встань. پیلانی ڕاکردنە Не вставай, это оскорбляешь меня, армию и царя. هەرچیەکەی هەستە سەر پێ لەوانەیە پاشکەمێکی تر لە سێدارە بدرێ Это преступление. Bu büyük bir suçtur. Немедленно соберите военный трибунал, осудите его. Что это? План бегства? ئەمە چییە پیلانی ڕاکردنە نەخێر پیلانی قوتابخانەکەمە Чем думать об этом, помолись в последний раз. بۆ ئەم جۆرە بیرکردنەوەنت ئەبێ کۆتا دوعای خۆت بکەی Вас, возможно, скоро казнят. لەوانەیە پاشکەمێکی تر لە سێدارە بدرێ تۆ هیچ شتێک نازانیت جەنابی فەرماندە ئەجەل قەدەرێکە گۆڕانی بەسەرا نایە Смерть одна. Его не изменить. نیشانە بگرنەوە بیتەقێنن مەم کوژن دخوا مەم کوژن تکاکە مەم کوژن من بێتاوانم مەم کوژن نیشانە بگرنەوە تکاکە مەم کوژن بیتەقێنن Стой! Почему ты спешишь? Осужденный не должен так спешить. پیاوێگەر لە سێدارە بدرێ بەهۆی ئازارەکەیەتی تۆ لەبەر چی و ئاکەی بۆ ئەوەی زووتر بگەمە دیداری خوای خۆم Намигрант хочу пересадиться к Богу. Я прошу вас прощения. Я ведь подумал, что у вас нет уважения. داوای لێبور نەکەم وا مەزانی بە مەبەستی سوکایەتی پێکردن ئەم کارانە ئاکەی Что ваше поведение исходит из вашей رелигии. ئێستا من لە ڕاستی ڕەفتارەکانتان تێگەیشتم کە لە سەرچاوی باوەڕەکەتانەوە هەڵەقوڵێ لە ساڵی 1970 لە دوای برینداربوونی لەلایەن سەرکردەیەکی ڕووسیەوە دوای 2 ساڵ ژیانی ناڕەحەتی مامۆستا سەعید نەورەسی لە ئەوروپاوە بەرەو ئەستەمبوڵ دەگەڕێتەوە ڕووبەڕووبوونەوە مەیدانیەکانی لە دژی کارەکانی ئینگلیز دەست پێ دەکات لە بەرکردنی کارەمیلیەکانی مامۆستا سەعید نەورەسی بەڕەسمی لەلایەن پاشا مستەفا کەمال بانگهێشت دەکرێت بۆ ئەنقەرە لە دوای وتوێژەکان و کۆبوونەوەکانیان ئەو چاوپێکوتنە مامۆستا سەعید نەورەسی ڕازی ناکات و بەرەووان دەگەڕێتەوە بۆستن حاڵی ئێوە بۆچی ئەوایە ئێمە بڕیارمان داوە کە یاخی بین سەیدا لە چی لە کێ یاخیە بن خلافەت هەڵگیراوە سەیدا ئێستا لە ئەنقەرە حکومەتێکی بێدینیان دامەزراندووە ئێمە لەمە یاخیە بین سەیدا لەمە یاخیە بن شمشەر هەڵگرتن بە ڕووینەوەیە کاکە 1000 ساڵ خزمەتی ئیسلامی کردبێ حرامە
بسم الله. ئەی خودایە، ئەمەوێت تیشکی خۆری بێکۆتایی و خامۆش نەبووی قورئان بە هەموو دنیاە ڕابگەیەنم. یارمەتیم بە. تۆ ئەبێ خۆت دەی بەدەستەوە مامۆستا. گوناهەم چییە؟ هاتوین بدوین. ئێوە چیتان لە ئێماوێ؟ ئەم خەڵکە هیچ پەیوەندیەکیان بە شۆڕشەکانی شێخ سەعیدەوە نییە. کۆکردنەوەی زاناکانی ئەم شارە هەڵەیەکی گەورەیە. ئەگەر ئەوان بڕۆن ئەم شارە هەمووی نەزانەکەوێ. ئێمە بەرن دوورمان بخەنەوە، واز لە زاناکانمان لێ. دەیاڵە مامۆستا، ئەبێ لێرە بڕۆین. پێویستە کە تۆ ڕزگارکەین. ئەسپ و ئەسپ سوارەکان ئامادەن، هەر کە ناو و ڕژایەک سەرە ڕۆین. تۆ بەرەو ئێران دەبین. دێ مامۆستا، هەستە. خۆتان نیگەران مەکەن. سعید بۆ دوورخراوەیی نا، بۆ داواکەی ڕوا. دەی خێراکەن هەمویان کە لە بچەکەن، هەمویان دوو پێکەوە کە لە بچەکەن. هەستن خێراکەن هەستن. بوونەوە نییە ئێمە بۆ بن. بەگە ئەسەمان ئێمەی وەستان. ئێوە نابێ ئەوە بگرن، ئەوە هەڵەیەکی گەورەیە. دەی خێراکەن هەمویان هەستن و کە لە بچیان کەن. سعیدمانە نەدیوە. هەستن خێراکەن هەستن. کایە مامۆستا سعید ئازادکەن. سلام علیکم سەیدا. وعلیکم السلام براکەم، شێخ مەعسوومی ئەڕواسی. ئەڵەی موفتی وان تۆشان دەستگیر کردووە؟ بەڵێ سەیدا، دیار ئەمانە ئاگادار نین کە چ کارێکەکەن. ڕاستە فەرمی براکەم، ئەم پیاوانە ئێستا ئاگایان لە خۆیان نییە کە چیەکەن و خەریکی چین، بەڵام کەسانێک هەن کە ئاگادارن. ڕاوەستن، گوێ لە من بگرن. شتێکی وان نییە کە پەرێشانی بین. ئەم سەربازانە دوژمن نین، ئەمانە برای ئێوەن. بە هیچ شێوەیەک خۆتان بە نەفیکرا و پیشان مەیەن. من تەسلیمی خوددا بووم. من لەسەر ویست و ڕەزامەندی خۆم بەرەو ناوچەی ئەنادۆڵ و سەفەرە خەماویەکەی میلەتەکەمە ڕۆم. لە دوورخراوەکانی وان مامۆسایەکی کوردیان بە ناوی سەعید لەگەڵە، پێویستە لە ناحەکەیەوە بمێنێتەوە. لەبەرەوە ئێستا لەگەڵ سەربازێکا بەڕێگاوەیە، بە دیمەنی بەریئانەی تێنەکەون، چونکە بیرکردنەوەکانی بە تەواتی مەترسیدارە. خەڵک ئاگادار کەرەوە بە هیچ شێوەیە کەس پەیوەندی پێوە نەکا. بە بەردەوامی خێنە ژێر چاودێریەوە. لە هەموو پێژات و ڕووداوەکانیش راپۆرتەکە بنێرن بۆ ویلایەت. ئیمزا والی ئیسپارتا. لەم هەوایەدا بەڕێکەوتی، بەڵام ئەستەما ئیشەڵا هەرچۆنە بێ ڕۆین. من ئەمرم پێکراوە ئەگەر تۆفانی شەست دەبێ ئەو مامۆستا بگەنمە شوێنی خۆی. سەیری هەواکە بکە، ئەوە ئیشی خوایە. بەڕێزم، تۆ چۆنم مامۆستایە بێ؟ ئەی ناترسیت؟ منیش هەر هەمان شتم بە فەرماندەوتووە، بەڵام وتی کەسێکی زۆر مبارەکە، زەرری بۆ هیچ کەسێکی تر نییە. بە یارمەتی خۆتان خەریکی کات نامێنێ. چی بووە مامۆستا؟ بەلەمەکە ڕووکەرە قیبلە مامۆستا نوێژەکات.
لێمدا خستنە خوارە مامۆستا کوشتم وازی لێبێنە جەنابی سەرباز ئێستا کاتی هێلکەدانانیانە ئەی هەوار مامۆستا ئەمە زۆر ترسناکە ێ باشە چۆن مدیر ناحەکە وای وت بیرکردنەوەکان زۆر ترسناکە ئەوەی لەگەڵی قسەبکای خەنە سژنەوە کاکە گیان بەسەیتر بەبێ زانیاری لە خۆشت مەڵێن ئێوە چ جۆرە مرۆڤێکن وەکو منەڵ باوەڕ بە هەموو قسەیەکەکەن هیچ نەبێ شەرم لە تەمەنتان بکەن باشە یعنی ئێمە ترسنۆکی و تۆ زۆر ئازایت ئەگەر حەزی لە زیندانە بڕۆ بۆ لای بێگومانە ڕۆم با چیەکەن بیکەن ئەوە خەریکەیەت سلام علیکم علیکم السلام مامۆستا بەخێر هاتە ئاخرت خوا ئەمەیشە فەرماندا ئەم مامۆسایی کە دێ ئیشەڵاوەکو قسەکانی والی ئەوەندە ترسناک نابێ ئەگەر ترسناک بووایە بەجێشێک سەربازەوەیان نارد ئەوەش ڕاستە ها هەدەستێری سەربازەکە بکەن وەکیە ئەوە چی بووە ها ئەوە چی بووە؟ باسەوان ڕاکە یارمەتی سەربازەکە بە بەخێراتی مامۆسا سپاس دەکەم من یەشارم بەڕێوەبەری ناحەیە باش چاوەشیش بەڕێوەبەری پۆلیسە گەورە من لە تیمی سەربازی هەژدەم و لەبەشی سەر وەرگرە وەز لە تەواوکردنەکەی بێنە زۆر سپاس گەورم ئەمەش دۆسیەکەی مامۆستایە فەرموو مامۆسا وەرە ژوورەوە ها مامۆسا کۆچەریەوە تۆی لە دەرەوە چاوەڕێ بە ئێستا دێم من مامۆسایەمە دەستی تۆ بێ بە زۆر بە باشی ئاگات لێی بێ چونکە ئەو کەسێکی زۆر ترسناکە بەی شێوە نابێت لە بەرچاوون بێت بەڵام جەنابی بەڕێوەبەر تۆ هەڵە بیر لەوەکەیتەوە بەسەیتر دەنگت ببڕە سنووری خۆت بزانە کۆچەری تۆ لە من باشتر ئەزانی زۆر چاک ئەزانی گوێ بگرە ئەزانی چیمان بەسەرێنن منیش و باشچاوەشیش بەپەت هەڵەواسن تەنیا لە چاوی خۆتی دوورمەخەرەوە ئاگاداری چەند مامۆسایان هەڵواسیوە ها هەموو بەرپرسیارەکە لەسەر تۆیە ئەبێ باش ئاگادار بی گیان شیرینە کۆچەری گیان شیرینە هەمووی لەسەر شانی تۆیە باش ئاگادار بە ئەمانە بۆ هیچ کەسە باز نەکەی تێگەشتی فەرموو مامۆستا من چاوەڕێ ئێوەمە کرد با من ئەمەتان بۆ هەڵگرم مامۆستا پێویست ناکە مامۆستا گیان بە یارمەتیتان بم یارمەتیتان هەیە فەرموو مامۆستا ماڵە فەقیرانەکەی من هەر لێرەوەیە من ئیمامی ئەم لادەیەم مامۆستا لەبەر ئەوەی کە باو باپیرانم لە ڕوومیەوە کۆچیان کردووە پێمەڵەن کۆچەری بەهۆی هەنێ ئیمامەوە پێمەڵەن حافز کۆچەری مامۆستا لە ڕۆژنامەکانە خوێندمەوە لە دانیشتنەکەی ئەنقەرەیە قسەی جوانتان کردبوو هەموو کەسێک ڕێزی لێ ناون گوێیان لە قسەکانتان بووە باشە مامۆستا کە ئێوە ئەوەنە شارەزان بۆچی بەشداریتان نەکردووە لە شۆڕشەکەی شێخ سەعیدا ئاڵێم لەبەرچی تۆیان دوورخستۆتەوە خوای گەورە بەختەوەری هەردوو دنیات پێ ببەخشێ براکەم ئێوە پشوو بن مامۆستا منیش خواردن تا بۆ ئامادەکەم
وەرن ڕۆڵە گیان تۆش وەرە عادەی دەستان بکەنەوە نانی بەیانی مامادە کردووە باشە با هەواڵ بم بە مامۆستا مامۆستای بەڕێز مامۆستا نییە ڕۆشتووە ئەی هاوار باشە ئێستا من چی بڵێم بە مدیر ناحەیە تکایە مامۆستات بینیوە؟ نەتبینیوە ئای خوایە ئەمە بۆ کوێ ڕۆیوە باشە ئێستا من چی بکەم؟ مدیر ملیەکە بە پەتەوە خوا پەنامە بڵێ منەزانم تۆی زانی دەی بڵە شێتێکیان لەبەر خوا پێم بڵێ لەکوێیە بۆ کوێ ڕۆشتووە ئەوەتە لەو بەرەوە ئەوەتە سلام علیکم مامۆستا عەلەیکە سەلام مامۆستا لە کەم و کورتیم ببوورە خەمی تۆم بوو تۆ لێرە چیەکەی؟ بناغی قوتابخانەکەم دانێم خێرە قوتابخانەی چی؟ قوتابخانەی زەهرا تازەیە ڕۆژێک دێت جەنابی حافظ ئەبینی ئەم خانوە بچووکە ئەبێتە قوتابخانەیەکی گەورە ئینشاء الله بەشەکانی لە هەموو دنیایا کرێتەوە ئینشاء الله مامۆستا ئینشاء الله ئەوە چی بووە؟ باڵندەی دەوڵەتیان بەسەرەوە داناوین خانم ئەمانە لە پێشە بۆ ژووری دێکە بەکارهاتن لەمە دو ئەتوانین لێرە ئیسراحەت کەیت و بمێنیتەوە ها مامۆسای بەڕێز خەفەتم لە شتێ خوارد بۆ لە ماڵی حافظ کۆچەری نەمایتەوە ئەوێ شوێنێکی باشە من نەمەویست ناڕەحەتیان بکەم ها شتێکی تر شتێکی گرنگم هاتەوە بیر با پێتی بڵێم ئەنقەرە لە ناوی ئێوە زۆر سەخلەتە ئامان چاوەکانت ماچەکەم من مەخەرە حاڵەتێکی خەتەرەوە جەنابی بەڕێوەبەر ئێمەش لەگەڵ ئارامی داین پێویست ناکە خەم مەخۆ هیوادارم ئێوەش نەکەونە ناوگومانەکانی ئەنقەرەوە چی بە قسە ڕاستەوترێ مامۆسای گیان ئێرە دیمەنێکی زۆر جوانە ئەمە دارچنار نییە
ئەم دارە من ئەڵێم 180 ساڵ تۆ بڵێ 1000 ساڵەیە. مرحبا چناری برام مرحبا بەخێر بێن فەرم وەرنە ژوورەوە وەرن دەی دەفەرمون وەرنە ژوورەوە وەرن بزانن چ خواردنێکتان ئێمێ دەی وەرن یەکەم میوانی من ئێوە بوون بەخێر بێن ئەوانەی باوەڕێهێن و جیها دەکەن و ئەوانەی بە گیان و ماڵیان لە ڕێگای خوایە جیها دەکەن لای خوددا پلەی گەورەیان هەیە کەواتە پیاوچاکانی ڕزگاری و بەختەوەری ئەوانن السلام عليكم مامۆستا. عليك السلام مامۆستا بێ بە من هەڵگرێ. عزیەت مەکێشە. ئەستەغفر الله. نا عزیەتە نایم. بەخێر هاتی بۆ بارلا من ناوم سولەیمانە. زۆر خۆشحاڵ بووم براکەم منیش ناوم سەعیدە. خەڵکی کوێت مامۆستا؟ بەدلیس گوندی نەوڕاس. لەو شوێنە دوورەوە توێن هەناوە بۆ ئێرە؟ فەرموو. الحمد لله. السلام عليكم. عليك السلام كاكا سليمان فرموا فرمون شۆربایەکی گەرمم بۆ هێنایی مامۆستا ئەمە پێشەوەی سارد بێتەوە بیخۆی ئەمەش پێڵاو تازەکانت فەرموو دانیشە ناتوانم دانیشم مامۆستا ئەبێ بڕۆم بۆ لێ مدیرنەحەی مەسەلەیەکی زەویزارم هەیە باشە براکەم زۆر باشە ئەی پارەی پێڵاوەکان چەنە 2 لیرە تێچوو مامۆستا 2 لیرە فەرموو ئەمە پارەی پێڵاوەکان ئەم پارەیەش حەقی شۆرباکەیە پارەی شۆربای چی مامۆستا ئەوە دەرمانە دەرمان پێم خۆشە وەریگری براکەم هینە مامۆستا من پیاوێکی نەزانم ئەڵێم کە جارجار بێم بۆ ئێرە باسی خوا پێغەمبەرم بۆ بکەی شتێک فێر بم بە ئارەزووی خۆت ئەتوانی بیت و بڕۆی بەڵام بە مەرجێک نەبێتە ڕێگری ڕزقی ماڵ و مناڵە لە ئەنقەرە گۆڕانکاری زۆر گەورە ڕوویاوە ئەلفوبێ ئەگۆڕێ کتێبەکان هەمووی تازە ئەکرێنەوە قیافە و جل ئەگۆڕێ دین و ئاخیرەت و ئەم هەموو شتە خوڕافیاتیانە هەمووی لەناو کتێبەکان دەرەهێنرێ شتی وا چۆنە بێت جەنابی مفتیش تۆ ئەڵەی چی جەنابی مدیر یعنی ئەڵێن کێ بیری لەم شتانە کردوتەوە ئەوروپا وتی زانست وتی هونەر وتی تۆپ وتی تفەنگ تەنها وازی لە دین هێنا پێشکەوت ئێمە چیمان کردووە ئای بەدەستەوە وتمان دواکەوتووی بێگومان هەروایە بەڵام تۆش هیچ کاتێ دەست مەخەرە قسەی خەڵکەوە ئەوە پێ دەڵێم ئەگەر وا بیرکەیتەوە بەڵاکی گەورە بەسەر خۆتایەنی دوایی نەڵێی کە پێی نەوتوم بەتەمان دین و ئەخلاقمان هەمووی هەڵگێڕن و فەسادیەکانی ئەوروپامان بۆ بێنن خێرە مامۆستا کەواتە ئاوا مامۆستا نان مامۆستا چی بەسەراتوە سلێمان من هیچ کات ڕێگە نایم ئەی سەلمێنم بەڵێ ئەبێبی سەلمێنم خدا شاهێدە کە ئەی سەلمێنم هیچ کات ڕێگە بەوە نایم بەڵێ هیچ کات ڕێگە بەوە نایم
خدا شاهدە کە ئەبێ بیسەلمێنم سوێن بە خوددا ئەبێ بیسەلمێنم مەلا سعید ئەمە چ گەورەییەکە ئەوە تۆ ساڵێکە لە کۆشکەکەمان میوانی کتێبە دین و زانستیەکانی ناو کتێبخانەکەمت هەموو خوێندوێتەوە تەواوت کردووە خوا ئەزانی کێناڵە لە بەریش نەکردوون هەفتەی پێشوو 80 بەرگت خوێندێتەوە وانە؟ پاشام لە ڕووی زانستەوە زۆر لە دوای ئەوروپاوین لەبەر ئەوە ئەبێ زۆر هەوڵ بین دەوڵەتی عوسمانی لەبەر ئەوەیە کە خەریکا ڕوخێ ئەبێ شتێک بکەین من چوومە لای سڵتانی عوسمانی هەتا زانستی دین و زانستە گەردونیە نوێەکان پێکەوە بخوێنین و فێرگیان بۆ بکەینەوە کەچی خۆم لە شێتخانەیەکا بینیەوە ئەو تاریکی و نەزانی کە بەسەر ئەم میلەتەیە کەڵەکە بووە تەنها بە نووری قورئان ئەتوانین بیڕەوێنینەوە هەر بەم شێوەیە ئەتوانین هەستینەوە سەر پێ هەندێکە زۆر لە مێژەوە ئاگاداریەوە بوون کە سەیر ڕۆژنامە بکەن فەرموو سیرکە وەزیری مستعمەراتی بەریتانیا لە پەرلەمانی وڵاتەکەیە نسخەیەکی قورئانی بەدەستەوە گرتووە و بەم شێوەیە وتوێتی هەتا ئەم قورئانە لەناو مسڵمانانە بمێنێ ئێمە بە هیچ شێوەیەک ناتوانین حکومڕانیان بکەین تەنها چارە ئەوەیە قورئان نهێڵین لەسەر زەوی یانە بێ ساردیان بکەینەوە بیان بسڕێنین لە قورئان یانە بێ بیان خەینە حاڵێکی واوە ئەگەر قورئانیشان خوێند لە واتاکەی تێنەگەن ئەو کاتە ئەبێ بە بەڵگە بۆ جیهانی بسەلوێنم قورئان خۆرێکی معنەویە بە هیچ کەس ناکوژێتەوە ئەبێ لە دنیاە بیسەلمێنم خودایە خۆت شاهید بە کە ئەبێ بیسەلمێنم وە تۆش یارمەتیم بە ئێستا دیقەت لە نیشانەکانی میهری خوای گەورە بە ئایا ئەگونجێ ئەو کەسەی کە مردوو و شک بۆکانی ئەم دنیا گەورەیە دووبارە تازا کاتەوە و ژیانیان پێ بەخشێتەوە ئەوەی کە زستانەکا بە بەهار و ئەوەی دروستکاری زیاتر لە 300,000 جۆری گوڵ و هێزی دووبارە زیندووکردنەوە و دروستکار و خاوەنی مهری بێکۆتایە ئەگونجێ قیامەت نەهێنێ حەشر نەبێ و دووبارە زیندووکردنەوەی مرۆڤەکان نەبێ هیچ دەرزیەک بێوەستا و هیچ وشەیەک بێ دەربڕ و هیچ کتێبێک بێن و سەر نابێ لە هەر لاپەڕەیەکی کتێبی ئەم گەردونە گەورەیەدا هەر درەختێک وشەیەکە و هەر میوەیەک پیتێکە و هەر ناوکێک خاڵێکە پرسیارەکە ئەوەیە تۆ بڵێ ئەم ژیانە کۆتایی پێنەیە و خۆی گەورە ڕۆژێک نەهێنێتە پێشەوە بۆ لێپرسینەوەی مرۆڤەکان بە دڵنیاییەوە ئەو ڕۆژە زۆر نزیکە سەلام عەلەیکوم مامە گیان عەلەیکە سەلام حاڵت چۆنە باشی؟ باشم بە قوربان دەستم بەرێ با ماچی کەم هانێ سیر کە بزانە چیم بۆیە ناوی محەممەد شامی سەلام عەلەیکوم بەخێر بێ عەلەیکومە سەلام بەخێر بێ مامەی کۆچەری ئەزانی لە دوای ئەوەی کە تۆ ڕۆشتی کێ هاتووە بۆ بارلا خێرە؟ خێرە بێ ئینشاءڵڵا خێرە بێ مامۆسا تۆین مامۆسا بەخێر بێ مامۆساکەم ئەستەغفر الله ئەستەغفر الله سپاس بۆ خوا کە دووبارە تۆم بینیوە مامۆساکەم یاخوا بەختەوەربی براکەم زەحمەت مەکێشە مامۆساگیان تۆ میوانی منی فەرموو سپاس مامۆسا مامۆستا هێشتا ئەو ڕۆژەم لە یاد نەکردووە من 13 ساڵ بووم کە تۆم بینی لە شام لەگەڵ باوکم لە مزگەوتی ئومەوی گوێمان لە تۆ گرت چەندە قسەکانت جوان بوو مامۆستا پاشان باوکم وەسیەتی کرد کە خزمەتی تۆ بکەم ئیزن بە مامۆستا با من خزمەتەکەم ئەستەغفر الله هی من نا پێکەوە خزمەتی قورئانەکەین
بنووسە براکەم. وتەی یەکەم بسم الله دەستپێشی هەموو کارێکی خێرە. ئیمان هەم هێزە و هەم نورە. ئیمان مرۆڤە کاتە مرۆڤ و ڕەنگە بیکاتە سوڵتانیش. سلام علیکم. عەلەیکە سەلام. عەلەیکە سەلام. خواردنم بۆ هێناون. زۆر سپاس براکەم. مامۆستا باشی؟ تەندروستی چۆنە؟ سپاس بۆخوا. ئەی ئێوە باشن شکر؟ سپاس بۆخوا. سپاس بۆخوا. فەرموون. ئێستا دیقەت لە نیشانەکانی خوای گەورە بن. چۆن زەوی لە دوای مردنی زیندووە کاتەوە. هیچ گومانێکی تیا نییە ئەوەی ئەواکات مردوەکانیش دووبارە زیندووە کاتەوە. هێزی خوای گەورە بەسە بۆ هەموو شتێک. تۆ لە ئێوارەوە خەریکی نووسینەوەی پەیامەکانی نووریت. هەنێک قاوە بخۆرەوە و پشوویەک بە منیش هەنێک بنووسمەوە. سپاس خانم سپاس. ئەزانی لەو کاتەوەی مامۆستا هاتووە خێروبەرەکەت لە ماڵمانە زیای کردووە. سپاس بۆ خوا. مامۆستاکەمان ئێمەی فێری ژیانی ئابووری کرد. ئەبێ زۆر هەوڵ بێن براکانم بۆ ئەوەی پەیامەکانی نور ئێرە و هەموو گوندەکانی تریش ڕووناک بکاتەوە ئیشەڵڵا. ئێستاش دیقەت لە نیشانەکانی خوای گەورە بن. چۆن زەوی لە دوای مردنی زیندووە کاتەوە. هیچ گومانێکی تیا نییە ئەوەی ئەوە کات مردوەکانیش دووبارە زیندووە کاتەوە. هێزی خوای گەورە بەسە بۆ هەموو شتێک. سلام علیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. سەبەتەیە گێلاسم بۆ هێناوی مامۆستا. نرخی سەبەتەیە گێلاس چەندە؟ 5 قڕوشە مامۆستا. 10 قڕوش نا مامۆستاکەم 5 قڕوش. نا منەمانم بە هەدیەناوە مامۆستا وەری ناگرم. کەواتە منیش گێلاسەکە وەرناگرم. ئێمەش وەری ناگرین. ئێمە ژەروە. فەرموو. بەسەر چاو مامۆستا. فەرموو. مامۆستا ئێمە هەروە بە درێژایی ڕۆژە نووسین. نە باڵندەیەکە فڕێ و نە کاروانێکیش تێپەڕێ. لەم شوێنە چی ئاگاداری نووسینەکانمانە بێ. ئارام بە ئارام بە. ڕۆژێک دێت ئەم نووسراوانە لە هەموو دنیای ئاخوێنرێتەوە. ئەم نووسراوانە لە بارلادا زۆر گرنگە. بارلا وەکو فێرگەیەک خزمەتەکە. ئەو پەیامانەی لێرە نووسرێتەوە ڕۆژێک دێ هەموو دنیا گرێتەوە. تۆ هێشتا ئاگادار نیت کە چۆن و بە چ شێوەیەک خزمەتی چ بانگخوازیەکەکەی. ئەوە چییە؟ ئەوانە چیەکەن لەوێ؟ هەرە نووسن و ئەخوێننەوە. بانگێن؟ وتم ئەنووسن و ئەخوێننەوە. الله أكبر الله أكبر الله أكبر الله
ئای پاسەوان ئای پاسەوان هەموو شتێکە گۆڕ هەموو شتێک هەموو شتێک تۆکەی ئەی تۆکەیت من بە تۆڵم تۆکەی کەچی تۆ بەم نەڵی تۆکەی من مدیر ناحیەم ئێستا پێم بڵێ تۆکەی مدیر ناحیە تۆ ئەزانی ئەمانەی بە منە چییە؟ بەمانە ئەوترێ پەیام ئەمانە هەمویان لەم ناحیە بچووکەوە دەرئەچن و هەتا ئەنقەرە ئەگات نائارامی دروست کردووە سەر ڕایەوەی کە ئەمانە بە نووسینی قەدەغکراو نووسراون و لەم دەست بۆ ئەو دەستیش ئەچێ تۆ مدیر ناحیەیەکی خەوتووی شتێ تۆ کیی؟ بمبەخشە گەورم من داوای لێبرد ناکەم بۆیە ئەو کابرایەمان لەو شوێنە دوورە ناردووە بۆیرە بۆ ئەوەی لەبیر بکرێ بەڵام ئێوە بۆتان بێدەنگ نەکرا ئێوە زیاتر بەناوبانگتان کرد نەتانتوانی پشتەمەلی بگرن و ببن بە چاو بەسەریەوە گەورم تەنیا کابرا ئەنووسێت ڕاستەکەی ئەنووسێ بەڵام شتێکی تر ئەنووسێ بەڕێوەبەری ناحیە ماندوو نەبی خوشکە زارا بەو پێی کە تۆ خەرکی ئیشکردنی وا دیارە جەنابی حافزی مرد سەری قاڵە پاسەوانەوە کێ بوو؟ ئەمە خێزانی محەممەد حافزی شامیە حافزی شامی؟ ئەو کێیە؟ یەکێکە لە مامۆسا و ئەندامە تایبەتەکان ئەها تێگەیشتم بەخێر وێ گەورم ئەرە باشەوە ئێوە شەپقەکانتان کووە مەگەر ئێوە یاسای تازتان نەبیستووە سێرکەن لەمە و دووە هەمووتان ئەبێوەکو ئەم گەورەی کڵاو لەسەرکەن ئەگەر نەبوو کڵاوێ کۆمەی من لەسەرکەن بەڵام خۆ پارەمان نییە سێرکەن وەڵا پارەمان نییە ئەمە لا بەدەی لای بە لای بن یعنی مریشتێکشتان نییە بیفرۆشن و پێیکڕن سەیری منکەن لەمە و دووە بەبێ شەپقە لەسەرکردن چوونە دەرەوە قەدەغەیە ڕوبەڕووی ئەمر مەبنەوە ئەگەر ناباش بزانن لە سژنا ئەتان ڕزێنم بڕۆندەی گەورم خەڵکەکە نەزانە ئاگیان لە مەدەنێت نییە مامۆسا لەکوێیە پاسەوان مامۆسا لەکوێیە ئەوە هاتم گەورم هاتم بۆچی سەربەستەکانتان نانەبردووە قانون هەیە براکانم حکوومەت ئەمری تازەی دەرکردووە ئەمەش ئەمریەکە بە پێی یاسا داینەوە هەر ئەبێت جێبەجێ بکرێ کاکە گیان تۆ زەیکە پاسەوان بێتە ماگرێت براکەم ئەگەر حەزت لە بەڵانیە دایگرێ لەسەرت عەلەیکم السەلام بۆ تێناگەل لە ئەنقەرەوە هاتووە ئەنقەرە ئەمانە کێن؟ ئەوە حافز عەلی گوندی ئیلامە ئەوەی تریش موختاری لادیەکەیە ئەوەی تریشیان خوستەوی ئیسپارتەیە ئەو پیاوەشیان جەنابی نەقیبە نەقیبەکەیان؟ باش ئەمانە کێن؟ بەمانە ئەڵێن پۆستەچیەکانی نور هەر ئەنووسن و بڵاوی ئەکەنەوە تۆ سەیری ئەمانەکەی وایە؟ فەرموون تۆش؟ منیش براکەم بڕۆ ئەقلم نای بڕێ کابرا تەنزیم نا دەوڵەتیشی دروست کردووە ئەم پیاوە لەم ناحیە بچووکە چی کردووە ئەم مامۆسا لەکوێ بێ ئەم مامۆسا لەکوێ پاسەوان
باسەوان ئەمانە لەکوێن پێم بڵێ لەکوێن گەورەم و بەڕێزان ڕۆژێک لەگەڵ پاسەوانی ناحیەکەدا پێکەوە ڕۆشتین و سەرکەوتین بەسەر گردەکاندا ئەم پیاوانە هەمویان شێت بوون بینی من گەورم ئەچنە سەر گردەکان و کتێب ئەنووسنەوە و ئەشی خوێننەوە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەڕوات و ئەمانە ژمارەیان زیاتر ئەکات بە پێی قسەکانی پاسەوان بێ هەموو جارێ بەم شێوەیە بەسەر ئەم چەموو شاخانەدا سەردەکەون و ئەمە سەعیدی نەوڕسی داوایان لێ ئەکات بە جددی ئەو پیاوە شێتە گەورم پێویستە ئەوەش بزانن کە ئەم پیاوە شەپقە ناکاتە سەری هەموو کەسێکمان لەو گۆڕانکاریانە ئاگادار کردوتەوە بەڵام تا هێستا تەلەبەکانی و سەعیدی نەوڕسی جلەکانیان نەگۆڕیوە ئەمانە شێتم گەورم شێت لەم سەر شاخانە خێوەتیان دروست کردووە ڕێکخراوێکیان دروست کردووە و خەریکی فێرکردنن خوێندنی قەدەخەکراو دەخوێنن گەورم من ئێستا چاوەڕوانی فەرمانی ئێوەم کەچی لەو خێوەتانە بکەم دڵسۆستان عیسمەت مامۆستا ئەتوانم ڕیشم تاشم بۆچی محەممەد خۆیەوەش ڕیشتان نییە محەممەد براکەم ژیانی من هەر هەمووی لە شەڕ و ناخۆشیە تێپەڕی ئێستاش ئەبینی وا لە ژیانێکی دوورخراوەیی و غەریبی ئاژیم تەنانەت بۆ ئەم جامانە و سەر و بەستەی سەریشم مجادەلەم بۆ نرخی ژیانم کردووە ئەگەر ڕیشان پێ بتاشێمایە بەرگەم ناگرتووە مردم مامۆستا میوانمان هات بەخێر بێ خوشکی من مامۆستا گیان شیرم بۆ هێناوی خوا لێت ڕازی بێ فەرموو مامۆستا گیان بە هەدیە هێناومە ئێوە فەرمونون ئەوە لە عادەتی من نییە مامۆستاکەم بۆ هێناوی سپاس ناوت چییە؟ سادق ماشەڵڵا ناوێکی چەند خۆشت هەیە ئیشەڵڵا وەکو ناوەکە سادقە بی نووسین و خوێندنەوە ئازانی؟ زۆر باشە کەواتە ئەم کەوە بە مەرجە قبوڵەکەم ئەبێ لای ئێمە فێری نووسین و خوێندنەوە بیت ڕێکەوتین؟ بەسەر چاو مامۆستا لەو خوارەوە لەگەڵ کوڕەکەم بزنە لەوەڕێنین هەموو کاتێکیۆمان لە دەنگتانە مامۆستا کوڕەکەم زۆر حەزیە کردتۆ ببینێت هەموو ڕۆژێت دانیشێت و قسەکان ئێوە دووبارە ئاکاتەوە بۆ قسە ناکەی کوڕم بسمیلە چەندە هێزێکی گەورە و بەرەکەتێکی بێبڕانەوەیە ماشەڵڵا مناڵێکی زۆر زیرەکە زۆر باشە ئێستا لەگەڵ دایک تا بڕۆ بەیانی وەرە لای محەممەد دەستکەوە دەرس خوێندن سپاس مامۆستا خوالت ڕازی بێ مامۆستا لە ئێوەش محەممەد لە ناحیا پینەچی لێیە؟ ماشەڵڵا مامۆستا فێری نووسین بوو دەی وەرن دانیشن ئەبێنە با سەیریکەم ئافرین سادق خەتیش زۆر جوانە منیش حەزم لە شوێنی ئاوا بەرزە فەرموو جارێ ئەمە بگرە سیرکە ئەمیش حەز بە شوێنی بەرزەکە حەز بە ئازادی فڕینەکە لە شوێنی بەرزە ئێواڵێن چی بیگەینەوە بە ئازادیەکەی خۆی
ئەوە چی بووە مامۆستا؟ ئەو مانگیراوە. مانگیران چییە دا؟ بۆچی ئەوە دەرەکەوێ؟ واتە سێبەری خۆر ئەکەوێتە بینی مانگ و زەویەوە. مەترسە ڕۆڵەکەم مەترسە. بڵێ بسمیللا. بسمیللا سەرەتای هەموو کارێکی خێرە. زانستەکانی گەردونزانی بە ماڵێن خۆرگیران. کێ خۆرەگرێ مامۆستا؟ هیچ کەس ناتوانێت خۆر بگرێ ڕۆڵەکەم. ئەدەی ئاوا مشتەکانت بگرە؟ ئەمە خۆرە. ئەمەش دنیا، ئەمەشیان مانگە. کاتێک مانگ ئەچێتە نێوان خۆر و زەویەوە ڕووناکیەکەی نامێنێ. بەم شێوەیە خۆرە گیرێ. خەمە نەبێ. ڕووناکی خۆر تەنها خوددا ئەتوانێت خامۆشی بکە. سیر کە ڕووناک بووە مامۆستا. ئەی هاوار دوا کەوتم دایکم وتی خێرا وەرەوە. ئەبێ بڕۆم. پێڵاوەکانم لەکوێن؟ ئەمە پێڵاو تازەکانتە. دیاری ئێمەیە. نەخێ لە پێی ناکەم. منیش بەبێ بەرامبەر دیاری وەرناگرم. زۆر باشە. کەواتە ئەمە هەمووی بنووسەرەوە ئینجا وەکو یەکە بین. ڕێکەوتین؟ ئەی نووسمەوە ئەی نووسمەوە وەک بخۆی ئەی نووسمەوە ئەیشی خوێنمەوە. بێدەنگ بن هەمووتان گوێ لە من بگرن. یاسا تازەکانتان بۆ خوێنمەوە ئەبێ هەمووتان جێبەجێکەن. یەکەم لەمڕۆ بەدواوە هیچ کەسێک بە پێش شێوازە کۆنەکان نانووسێت و ناخوێنێتەوە. قەدەغەیە. دووهەم لەمڕۆ بەدواوە هیچ کەسێک بۆی نییە کە بە زمانی عەرەبی بانگ بدات و گوێشی لێ بگرێت. قەدەغەیە. سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام. سێرم کەن لە ئێستا بەدواوە هیچ کەسێک بۆ نیە لەگەڵ ئەو مامۆستا دوورخراوەیە قسە بکات. قەدەغەیە. باشە جەناوی پاسەوان قسەکردن لەگەڵ مامۆستایە چ پەیوەندیەکی بە تازەکاریەوە هەیە. سێرم کە لە ئێستا بەدواوە ساز لەدانش قەدەغەیە. گۆرانی فۆلکلۆرش قەدەغەیە. ئیتر لەمە دووە ئەمە لێ ئەدرێ. ئەمە ناوی ماندەلێنە. تەواو. ئەی پرتەقاڵ نابێ جەناوی پاسەوان. سپاس دەکەم. حەقی خۆم بەرێ زیادە مێرێ براکەم بە حەقی خەڵک نێتە لامان. ئەستەغفیرۆڵڵا مامۆستا. فەرموو. یەک نان بەشی 15 شەوی منەکە کیلۆیە هەنگوینیش بەسە بۆ سێ مانگم. حەقی من تەنها ئەم بەشانانەیە. کارت پڕ خێر بێ. ژیانت بۆ ئێمە ئاسان کردووە. خوات لەگەڵ. ئەی بەشی من ئەی بەشی من ئەی بەشی من. فەرموو جەنابی شەوکەت. مامۆستا شەوکەتی خۆشەوێ شەوکەتیش مامۆستای خۆشەوێ. بەشی ئێوە ژەیە مناڵەکان. مامۆستا ئێمە هاتوین بۆ میوانداری تۆ. قبولمانەکەیت مامۆستا؟ بەخێر هاتن. فەرموون. فەرموون. ئێمەیان دوور خستۆتەوە سەیدا. ئێمەیان لە لادێکانی خۆمان دوور خستوەتەوە. ئێمە لە خزمەکانی شێخ سەعیدین. ئێمە لەوێ هەوا هاتوین. ئەمە نامەکەی شێخ سەعیدە بۆ بەڕێستان.
مامۆستا بەڕێزەکان بەداخەوە لەگەڵ حکوومەتی ئەنقەرەدا نەگەیشتینە ڕادەی تێگەیشتن. دین وا لە دەستەچێ و بۆ سەلامەتی داواکەمان داوای هاوکاری بەپەلە لە ئێوەکەین، نابێ بێ هیوامانکەن لەگەڵ ڕێزمانە شێخ سەعید. کەواتە پێکەوە لەگەڵ شێخ سەعیدا یاخیبوون ڕاگەێنن، هەمومان قیامەکەین. کەواتە من لە ئێوە پرسم، ئەم بیرۆکەی بەشداریکردن لە یاخیبوونەیە لەسەر چمە بەستێکی ترەوەیە؟ کامیان لە پێشترن؟ ئێمە شەرعیەتمانەوێ. شەرعیەتتانەوێ؟ بەڵام ئەم پەرسەکرداریەتان مخالەفەی شەریعەتە، ئەجنەبیەکان سوودمەند دەبن چونکە خلافەت هەڵگیراوە. ئەگەر ئێمە یارمەتی شێخ نین لە وڵاتەکەمان ناوی ئیسلام ئەسڕێتەوە. ئەمانە تورکاتیان گرتۆتە بەرسەیدا، ئەوانە هەمیشە خەریکن برا کوردەکانی ئێمە ئاکوژن. سەرنج بن ئاغاکان، پاشاکان، هەڵە بە هەڵا چارەسەر ناکرێ. یەکشێک کە هەڵەیەکەکە پێویست ناکە ئێوەش هەمان هەڵە دووبارە بکەنەوە. مسڵمانان لە هەر شوێنێ بنبران. بەڵێ مسڵمانان برای یەکن، خەڵکی ئەم ناوچەیە سەدان ساڵە خزمەتی دینەکەن. هەموو میلەتێک پێویستە کە خۆیان حکومڕانی بۆ خۆیان هەڵبژێرن. ئەگەر لە نێوانتانە ناخۆشیەک هەیە بڕۆن و بە شێوەیەکی باش یەکتر ئاگادار بکەنەوە. بەکردداری مخالەفەی شەرعی و قەومایەتیەوە پارێزگاری لە شەریعەت ناکرێ. یاخیبوون لە شەرعە ناوی شۆڕژ نییە. خۆتان مەخەنە خوێنی بەنا حەق ڕژانی براکانتانەوە. برا لە برای خۆی مەکەن، توانج لە مەبەستی خۆتان مەیەن. چونکە توانجدان لە مەبەستی خۆتان ناتان گەیەنێ بە ئامانج. من ئێوە بەشداری پێ ناکەم، لەگەڵ ئێوە شمشێر لەنەوە قارەمانەکانی میلەت هەڵ ناکێشم کە چەندەها ساڵە خزمەتی دینەکەن. سەرەڕای ئەمەش جیهاد بە زانست و ئێرشادە. واز لەم ئیشەتان بێنن. بە شێخ سەعیدیش بڵێن بە ئەوی ژواز بێنێ. حاڵتان چۆنە براکەم؟ زۆر ناڕەحەتیمان هەیە مامۆستا، زۆر. منیش زۆر لە ناڕەحەتیان براکانم. لە ماوەی 3 مانگانۆ دانم کەوتووە، هەمیشە لە ژێر ئازارم. خۆزگە منیش ئیشێکی وام هەبوایە و هەوڵم بایە و بمتوانایە یارمەتی ئێوە بم. من مامۆستایەکەم، تەنها ئەتوانم دەرستان پێ بڵێم. ناتوانم هیچ هاوکاریکی مادیتان بکەم. لەبەرەوە ئارام بگرن. ئیشەڵا ئەم ڕۆژە ناخۆشانە تێپەڕێ. بینینی ئێوە شەرفێکی گەورەی بە ئێمە بەخشی. سەبری پیاین، هێزی پێبەخشین. خۆی هاوارتان بێت. سوپاس سەیدا، خۆی گەورە هەمیشە سێبەری تۆ بەسەرمانەوە بیاڵە. خوا یارمەتی دەرتان بێ براکانم. ئەمانە کێن؟ خزم و ناسراوی شێخ سەعیدی یاخیبوو بوون. ها نەقیبات، سلام علیکم. علیکم السلام نەقیب. ئەوە کێ بوو؟ ئەمە سەرتیپە. بۆ کوێ ڕوا؟ بۆ ماڵی مامۆستا. الله أكبر الله أكبر الله أكبر الله
دەستان بۆ سەرەوە أشهد أن دەیوتم دەستان بۆ سەرەوە لێرە بانگ بە عەرەبی قەدەغەیە ئەو چ قسەیەکە سەرباز قەدەغەیە بانگوتن بە عەرەبی قەدەغەیە بۆ لەناو مزگەوتیشا قەدەغەیە ها ئەم جلو بەرگانشتان هەمووی قەدەغەیە تەنانەت جامانەکانی سەریشتان ئەم شتانە مامۆستاکەتان فێرتانەکە وەڕۆمە بە قەدەغەیە بۆ ئێمە گاورین ئێمە موسڵمانین توبە ئەستەغفر الله فەرموون ڕۆڵاوە بۆ گەڕان خێرا گەڕانی چی بۆستە خێزان لێ چۆن ئاواسیتە ژوورەوە ئەبێ لەگەڵ مابێ بۆ مەرکەزی پۆلیس چ مەرکەزی پۆلیسێ لە فەرماندەوە ئەمرمان پێکراوە بڕۆ بڕۆ دەیەڵە پێشم کەڵ مامۆسا فەرمان کراوە لە ئیسپارتەوە داوای تۆ ئۆکەن من چاوەڕێ ئەومە کرد جەنابی بەڕێوەبەر چاوەڕێمە کرد ئەبێ لە بازگەی پۆلیسەوە بەیانی زوو دەرچیت کەواتە کاتی هاتووە لەم ماڵەیە هەتا بەیانی ئیزنم بن نابێ ئەبێ لەگەڵمان نابێت جەنابی مدیر با لێرە بمێنێتەوە ئاوا باشە باوا بێت تەنیا مامۆسا بەم شێوێ نادنێرم بۆ سپارتە ئەبێ و جامانی سرد لابێ ئەبێ جامانەکەت لابێ سەیری من بکە بەڕێوەبەری ناحیە من تەمسیلی ئەژدادی ئێوە ئەکەم ئەم جامانەیە لەگەڵ کەلەی سەرما لاچێ ئەخە فەرمانم پێکراوە منیش فەرمان جێبەجێەکەم بڕۆ بە فەرمان پێدەرەکانە بڵێ با زۆر چاک ئەوە بزانن باشە مامۆسا بڕۆ بڕۆ ئەو فەلاکەتانەی کە بەرعالەمی ئیسلامی کەوتووە من لە سەرەتاوە لە دڵی خۆمەوە هەستی پێیەکەم ئەی خودای ئێمە غەریبم بێکەسم لاوازم توانام نییە یارمەتیم بە خودایە ئەی خودای ئێمە هاوار ئەی خودایە تۆی میهرەبان سەروەت و سامانت بەخشی بە فرعون و پیاوانی پێش ئەویش خودایە لە ژیانی دنیاە یارمەتیدان بۆ ئەوەی شکۆمەند بن لە زەویە بەڵام ئەوان لە ڕێگاکەی تۆ لایەن نا خودای گەورە ئەی خودای گەورەی ئێمە لە ناویان بەرە سەروەت و سامانەکەیان لێوەرگرەوە دڵەکانیان تووشی ڕاستڵەچین بکە خودایە خۆت باشترە زانی خودایە هەتا ئەو ئازارە نەبینن ناگەڕێنەوە سەردینەکەی تۆ
چییە دا؟ خۆش بوون و یارمەتیت لێ ئەەکەم یا ڕەبی. ئەو مامۆستایە کوڕم زکری خواکات. لا إله إلا الله. خوای گەورە هەموو شتێک باشەکە، خوای گەورە هەموو شتێک جوانەکە. لا إله إلا الله. دایە تەواو کرد تەواو بوو. ئەی بەم بۆ مامۆستا دایە، ئەی بەم بۆ مامۆستا ویەمەوە. مامۆستا لەکوێیە؟ مامۆستا لەکوێیە؟ مامۆستایان بن مامۆستایان بن ڕاکە مامۆستایان بن. مامۆستا چاوەڕێ بکە، مامۆستا کتێبەکەم تەواو کرد، کتێبەکەم نووسیەوە. تۆ سادقیت؟ ئەمە مامۆستا بۆ تۆی جێشت، هیوادارم بیپارێزی. بەسەدا ساڵ هەوڵ بدە و کە لە هەرسێک شوێرەکەی دنیادا ئیمپراتۆریەتێکی خاوەندە سەڵات ڕێک بخە و بۆچی؟ بەڕێزان ئێوە ئەزانن دەوڵەت پاشاگەردانی دروستەکە، شارستانیەتیش پێویستی بە ئینقلابە، سعیدیش ڕێگری لە ئینقلابی ئەو شارستانیەتەکە. دەوڵەت لەلایەنێکی دیارەوە و سیاست بەڕێوە بە حاڵ ئاوا بێت تاکەکان شارستانیەت هەڵەگرن، لەبەر سەرنەکەوتنی ئەو شارستانیەتە سعید گەنجەکان پێدەگەێنێت. سعید نایەوێت کۆمەلگا لە شارستانیەتەکانی ئێمە گەشە بکات، دانەدانە تاکەکان مەشغوڵەکە لە سیاست ئەزانێ و خۆی بە دوورەگرێ، گەر بە 100 ساڵێک هەوڵەکانی ڕێک بخاو دەست بەسەر ئایندەیە ئەگرێت و پلانەکانی ئێمە تێگەیە. ئەو مامۆستایەکی زۆر زیرەکی لێ دەرچووە، زۆر ناحیەکی بچووکی وەکو بارلا ئەو پیاوە کردوەتی قوتابخانە و تایە خوێنێ. بەڕای من کارێکی باشمان کرد کە نارمان بۆ ئەسپارتا. تۆ بە ماڵی باشە کردومانە؟ وتمان لە ئیسپارتا وەکو منەما ڕووداوێکی لەو شێوەیە دووبارەکەنەوە، بەڵام پیاوەکانی ئێمە هیچیان لەدەست دەرنەهات. تاکەی ببەرگە ئێمە بگرین تاکەی. بەڵام کابرا زۆر لەوە وریاتر دەرچوو گەورم، هەرچیمانە کرد ئەو سەرکەوتوو دەرەچوو وەک ئەوەی کەسێکی نەبینرا و ئەو بپارێزێ. ئێمەش لەسەر فەرمانی بەڕێستان وتمان لە ڕێگەی بردننیدا بۆ زیندانی ئەسکی شەهری کارەکە تەواوکەن. وتانیشەکە تەواوەکەین، بەڵام مامەستا هەموو شەکەی تەواو کرد. ئەو فەرماندەی کە ناردبووتان تاوەکو بیکوژێ یەکێکە لە تەلبەکانی خۆی. ئەمە چی ئیشکردنێکە؟ ئەو کابرایە جادوو لە پیاوەکانمانەکات بە درێژایی 8 ساڵ هەر کەسێکمان بناردایە بۆ لای وشکیە کرد، هەر لەبەر ئەوە بوو کە ئێمە زەهریشمان پێدا، بەڵام نەبوو وەک ئەوەی بەچەیتر مەقالەمە خوێندنەوە. چیتان لە دەستدێ ئەوە بڵێن؟ بەڵێ لەبەر نووسینێک لە کاستەمۆنەوە ئەوتان دەستگیر کرد، فرێتان نایە زیندانەوە، یعنی 40 ساڵتان بۆ ئیشێک تەرخان کرد. ئێستا تەنەوێت چی بکەن ئەوە بڵێن؟ ئەی ئەگەر بەخشیان خەمتان نەبێ،
لە دادگا دەرناچێ. ئەمە چۆن نەبێ؟ لە ناو بارلادا کەسێکمانەیە چاودێریەکە کە زۆر بەباشی ئەیناسێ و ئاگاداریە بێ. ئەو پیاوەش ناوی ئەیسمەتە. ئەمە چەندین جارە دەست بەسەرەکرێ گەورم. ئەم جارەشیان بە جلوبەرجی عسکەریەوە دەست بەسەرکرای. گەورم تۆیە کە لە شەڕی ئازادیدا بەشداریت کردووە، مەدالیات وەرگرتووە بە فەرماندەیەکی قارەمانی وەک تۆ چی بڵێم؟ چۆن ئیفادەیەک حازرکەم؟ تۆ خۆت عسکەریت و ئەو کارانە ئەزانی هەردووکمان فەرمانبەری دەوڵەتین و لەژێر خزمەتی ئەوانین. گەورم ئێمە لەژێر فشارین، بە زۆرە بێەوە ئیفادێ بنووسم. لە ڕاستیە لە بیرکردنەوەکانی تۆدا بێگانەی ناژمێرم. لە ماڵەکەی ئێمە شاقورئان هەیە. ئارام بگرە براکەم، ئیشاڵا چارەسەرێک دۆزینەوە. بیرۆکەیەکم بەرێ، چۆن ئیفادەیەک حازرکەم؟ پێویستە هەندێک کاتم بیتێ. پاسەوان هاوڕێکانمان لەکوێن؟ ئێوە چی لەوانەکەن پاسەوان؟ مامۆستاکەمان لەکوێیە پاسەوان؟ پاسەوان سەرتی بەعاسم لەکوێیە؟ فەرماندە کوانێ؟ کاک خەسرە و کاک فەیزی، کاک محەممەد، ئێمە چی بکەین؟ السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. خوای گیان، من نامەوێت درۆ بکەم خوای گیان. ئەگەریش ڕاستیەکەی بڵێم ئەوازیان بە مامۆستاکەم و خزمەتەکەیەکە خوای گیان. ئەخێ درۆ بکەم ئەوە 40 ساڵی ژیانم ئەو دڵسۆزیەی کە پارێزگاریم لێ کرد کە ڕازگۆم و بە تایبەتی پلەی سەربازیەکەم هەمووی لەکەدارە بێ. خواهشگیان لەبەرەوەی نەکەومە گوناهێکی واوە بم بەرەوە بەلای خۆت یا ڕەبی. آمین. بۆچی مامۆستاکەمان دەگینە لەکوێیە؟ چی دامەزێنەوە؟ هەستەیتر واز بێنن ئەگەرنا هەمووتان ئەشکەنجا درێن. تۆ لەبەر ئێمە خۆت فیدا کرد براکەم، خۆزگەوات نەکردایە. قەت بەرگەی ناحەقی ناگرم، هیچ کات بەرگە ناگرم. إنا لله وإنا إليه راجعون. گەورم شۆربان بۆ هێناوی. گەورم 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 لای ئەوەوە هاتوین و بۆ لای ئەویش ئەگەڕێینەوە. عاسیمی برامان
خوای گەورە شەهیدی کرد بە نسیبی. هێزەکانی ئەڵمانیا لەسەر رووسیا تێپەر دەبن و سەرکردەی ئەڵمانیاش ئادۆلف هیتلەر لە پێنجەبەوە لە شەڕەکان بەردەوامە. کۆبلیسی دەسەڕاستی ئادۆلف هیتلەریش لەبارەی استراتیژی ناوخۆی ئەڵمانیا بۆ ڕۆژە. باشە بۆچی بە پاسەوانەکانتان نەوتۆ کە من چیم؟ ئێسمەت بەگەوەی ویستۆ بۆی باوەڕ پێ بکەن. سەیرم کەن چیان لێ کردوم ئەبێ شکاتان لێ بکەم. هەرچیەک بێ سەرکەوتوو بووم کەمێکی ترە ڕۆن بۆ قاوەشی مامۆستا منیش یەکێکە بم لەوان. جا قبول یەکەن؟ قبوڵیان کردووە تۆش ئیشی مۆڵەتەکە تەواو بکە و دوایی بۆ خۆت دانیشتە و سەیرم کە. ئەوم تەواو کردو و دوایش بە پاسەوانەکان ئەڵێم پێشم وتون نانت بۆ بێنن. ئەو پیاوانە لە نەبوونی تەوالێتە حاڵیان زۆر خراپە چارەسەریکە ئێوە خەریکە و خەڵکە لە برسە ئاکوژن. باشە تێگەیشتم وەرە بیخەراویە فەرموو گەورم. ئەم زیندانیە چیەکە لێرە؟ ئیتر قەرزار نین ها؟ جەنابی مدیر من ئێستا ئەڕۆم بە ئەم مامۆستا بەناوبانگە ببینم بزانم چییە. وەرن دۆستەکانم وەرن دای بزانم ئەمڕۆ چۆنن. السلام عليكم مامۆستا گیان. عليك السلام محەممەدی برام. عليك السلام ورحمة الله. مامۆستا سڵاو مامۆستا گیان. برای ناودارمان زوبێر. زانیم تۆ زوبەیری کۆنیایت کەواتە ئەوەنە منت خۆشەوێ هەواڵت لە خۆدیاوە و توان خستۆتە زیندان وایە؟ لە خزمەتە مامۆستا گیان. مامۆستا منیش یەکێکم لە شەیداکانت. ئەزانم مامۆستا براکانمان زۆر خەمی تۆیانە. با خەمیان نەبێ محەممەد با خەمیان نەبێ. یوسف سەلامی خوای لێبێ پیرانی بەندکراو بووە ئێرەش قوتابخانەی یوسفیە. پێویستە ئارام بگرن ئاگاتان لە خۆتان و یەکەتی نێوانتان بێ تێک نەچێ. ئەم تەوالێتە لەکوێیە؟ من زۆرم پەلەیە. کەمێکی تر ئارام بگرە براکەم. پاسەوان ئیشمان بە تەوالێتە. باشەوە هاتم بۆچی هاوارەکەن؟ ئەمە بەرنەولایەوە دەی خێراکەن بە پەلە زیندانەکان زۆر ناڕەحەت بوون خێراکەن. ئێ باشەوە چەند ڕۆژە بۆ تەوالێتان لە قەدەخە کردوین. خێراکەن حاڵمان زۆر باش نییە. لەمە دوایتر تەوالێتەکەتان لێرەیە ئەبێ لێرە بچنە تەوالێت. تواگار لە خۆت نییە ها جەنابی کاک حەسەن؟ چییە لە پیسیامان خنکێنن بۆ ئێمە حیوانین ئەچەند دەستێش بگرین. ئێ باش ئاخر چۆن وانێش بکەین؟ سەیرم کە ئێرە بۆنەکا بۆن بۆ هاوار بەسەر مناکی براکەم ئەمە فەرمانی جەنابی مدیرە. لاچۆ لە بەرچاوم. ئەمەوێ شتێک بڵێم گەورم ئەڵێم دوای تووشی بەڵایەک نەبین. تۆ نیگەران مەبە ئەمە کۆتا چارەسەرە باشە ئەم ژەهرە ئەگەر بێ بە فیلی ژێی کوژێ. مامۆستا بە هیچ شێوەیەک ناڕواتە دادگایکردنەکەەوە. ئێستا بیبینە ئاخر ئەمە چۆنە بێ؟ مەجبورین براکەم پێویستە. بەڵام ئاخر لای ئێوە بەڵام هیچ چارەیەکمان نییە دەی خێراکە بڕۆ. بەم بۆنە خەریکە ژەهراویمانەکەن. ئەوە ئەوانن کە ئێمە ژەهراویەکەن.
ئیسراحەتی خۆت وەرگرە برام. بەڕێز حەسان فەرموو مامۆستا. ئەم چاییە زۆر زۆرە، ئەتوانی بیبێ بە براکانم ئەوانش حەزیان لێیە. نانەکەت نەخواردووە مامۆستا؟ سەلامەت بی براکەم، سەلامەت بی. ئەمە مامۆستا ناردوێتی بیخۆنەوە. تاوالێتەکەشتان زۆر خۆش بوو ها؟ مامۆستا چای بۆ ناردوین با بیخۆینەوە. زوبێر لە نێوانتانە سیخوڕێک هەیە. باش ئاگاتان لە ئەرداڵ بێ. نەخێر 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 نەخێرەوە من نیم. پاسەوان یارمەتیم بە. تۆ بە نووسینەکانت خەڵک و گەنجەکانمان ژەهراویەکەی. تۆ ڕێگری لە بەردەمەوەی ئێمە ژاوشەوەی خۆراوە پێشکەوتوو بین. حاکمە بەڕێزەکان، ئەگەر پەیامەکانی نور ژەهر بێت ئەوە ئێمە پێویستمان بە هەزارها کیلۆ ژەهری وا هەیە. ئەگەر جەناوی پارێزە ڕزانێ و ژەهرانە لەکوێ هەیە ئەوە ئێمە بە فڕۆکەکانیان بنێرێ بۆ ئەوێ. حاکمی بەڕێز سعیدی نوڕسی بە نووسینەکانی بەردەوام خەریکە خەڵک ئەکاتە دوژمنی حکومەت. بە هیوای بەهێزکردنی ڕەشەبای دین ڕێگرین قیلابەکە کە ئەمەش زەرێرێکی گەورەیە لە پێشکەوتنمان. بۆ سەرکەوتنی ئەم هیوایەتەشی گروپێکی دروست کردووە کە وەکو ڕۆژ ئاشکرایە ئەمە دژایەتیکردنی سعیدە. بەڵێ ڕاست فەرموو، ئێمە گروپێکمان دروست کردووە، گروپێک کە 350 ملیۆن لایەنگری هەیە وە سەرکردەکەشمان حەزرەتی موحەممەدە. جەنابتان بەرامبەر ڕادیۆ، فڕۆکە، سینەما، شەمەندەفەر هەمووەم پێشکەوتنانە تۆ دژایەتیەکەی. ئێمە ڕێگر نین لە بەرامبەر ئەم مەدەنیەتە ناوازەیە. ئەمانە هەمویان بەخششن، چ ڕادیۆ، سینەما، بڵاوکراوی بەسوودە هەبێ نیعمەتە. بەڵێ نیعمەتە، بەڵام ئەگەر پەخشی زیان بەخشی پێ بکەی ئەوە بەڵایە. ئێمە ئەمانەیە دنیایەکی هاوچەرخ دروست بکەین، ڕێک هاوشێوەی ئەوروپا. هەروەها تۆ بە نووسینەکانێ خەریکی دنیا خۆشیەکانیمان لێ تێگەی. من نە ئیشێکم بە تێگیانی دنیای ئێوەیە و نە بە خۆشیەکانتان. ئامانج و ویستی من شتێکی زۆر گرنگترە لە بەرامبەرە ئاگرێکی وا سامناک هەیە کە بڵێستەکەی بەرەو ئاسمان بەرز بۆتەوە، لە ناویە ڕۆڵەکان و ئیمانەکەیان گرتێ بەردراوە و ئەسووتێن. من ڕاکەم هەتا ئەو ئاگرە بکوژێنمەوە و ئیمانم ڕزگار بکەم. من باسی خوای گەوراکەم. ئەمە چ جورئەتێکە جەنابی حاکم؟ ئەوە تا خۆ دەیبینی هیچ حسابێ بۆ دادگا ناکە. تۆ باوەڕت بەچی هەیە ئاوا بە دڵنیایەوە قساکەی؟ تۆ خەریکی سوکایەتێکی گەورە بە دادگاکەی. تۆ پشت بە کێ قایمە؟ پێم بڵێ پشت بە کێ قایمە؟ بە خودا و هەروە بە کفنەکانمان. بەخوای گەورە قایمەمان هەیە. بسم الله سەرەتای هەموو کارێکی خێرە. ئێمەش لە سەرەتاوە بەو دەست پێیەکەین. ئەی نەفسەکەم ئەوە بزانە ئەموشە پیرۆزە هەر وەک دروشمی ئیسلامە، لە هەمان کاتە زیکر و وردی هەموو بوونەوەرانیشە بە زمانی حاڵیان. بسم الله
ئەگەر ئەتەوێ لەوە تێبگەی کە چ هێزێکی گەورە و بێبڕانەوە لە موشەیەدا هەیە ئەوە هەمووتان گوێ بۆ ئەم چیرۆکە ڕابگرن. هەر دەشتەکیەک ئەگەر بیەوێ بە ناو دەشت و دەرو بیابانە بگەڕێ و بە ئازادی کارەکانی خۆی جێبەجێ بکە ئەبێ بۆ ئەو مەبەستە پەنا بەرێتە بەر هۆزێکی ئەو ناوچەیە و ناوی سەرگەورەی ئەو هۆزە بزانێ و پشتیان پێ ببەستێ بۆ ئەوەی لە زیانی چەتە و شەڕفرۆش و ڕێگرەکان پارێزراو بێ و ئینجا ئەتوانێت پێویستەکانی جێبەجێ بکە. لە سەرەتاوە وتمان هەموو بوونەوەران بە زمانی حاڵیانەوە بسمیللا ئەڵێن، وایە؟ بەڕێ سەعید، جەنابی پارێزەر بانگەشەیەوە ئاکات کە تۆ دژایەتی جمهوریەت دەکەیت. جەنابی ڕئیس بەک، هەمان پرسیار لە دادگای ئەسکی شەهرین کرا. من پیاوێکی جمهوری دیندارم، ئەو دۆسیەی مێژووی ژیانم چاک ئەوە ئەسەلمێنێ، پاشای مەرحومیش ئەوەیە زانی. جەنابی ڕئیس بەک، ئەتانەوێ بە ئیستیعمارکردنی دین بانگەشەی ئەوە بکەن کە هێمنیمان تێگیاوە؟ خۆشتان چاکەزانن کە ئەوە تەنها درۆیەکە. من هەوڵی ئەوایەم کە خەڵک بەرەو ئاڕاستی ڕاستی و خوای گەورە و قورئان بەرم. بەم شێوەیە هێمنی خەڵک تێکەدرێ؟ لە ماوەی 20 ساڵە هەزارەها کەس نووسراوەکانی منیان خوێندوتەوە و ئاسوودەیان دۆزیوەتەوە. بە هیچ شێوەیەک نەبوومەتە هۆی شێواندنی هێمنی، بە هیچ شێوەیەک زیانم بە کەس نەگەیاندووە. دەستگاکانی نهێنی بێباوەڕ ئەوانەی کەسەر بە حکوومەتن ئێوەیان مەشغوڵ کردووە. مادام ئەمە ڕاستیە ئێمەش بە هەموو هێزمانەوە پێیان ئەڵێین ئەی ئەو بەدبەختانەی کە دینتان بە دنیا فرۆشتووە، چیتان لە دەزیە بێمنەت بن و بیکەن، با دنیا سەرتان بخوا کە ئەی خوا ئیشەڵڵا. ئەگەر ملیۆنەها گیانمان هەبێ ئەیکەین بە فیدای ئەم ڕێباز و ڕێگا ڕاستیە. ئامادەی هەموو جۆرە سزایەکەم. هیچ شتێکی ترتان نەماوە کە بڵێن؟ ئەمە کۆتای قسەکانتان بوو؟ کۆتا قسەم حەسبونە الله وەنیعمە الوەکیل. خوای گەورە بۆ ئێمە بەسە و ئەو جوانترین وەکیلە. ڕئیس بەک، لەسەر ئیزنتان کاتی نوێژ هاتووە، من نوێژەکە مەکەم. شتی وا نابێ بەڕێز، ئەمە پێچەوانەی یاساکانی دادگایە، دوای قەزای بکەرەوە. نەخێر، قەزا نابێ، من ئێستا ئیکەم. نابێ بیکەی. جەنابی ڕئیس بەک، ئێمە لەبەر پارێزگاری مافی نوێژەکانمان لێرەین، ئەژینا هیچ تاوانێکی ترمان نییە. پێویستە دام بەوەیە بنێم کە ئەمە قورسترین قەزیەیە لە ژیانمان ڕوبەڕوون بوو بێتەوە. پێویستە لە بڕیارەکانمانە دادوەربین. خۆ دەزانێت راپۆرتێک لەم قەرەوە هاتووە، ڕای تۆ چییە؟ پێم بڵێ ڕای تۆ چییە؟ من بە تاوانباریان نەزانم، دادوەرە نەخۆشەکەی هاوڕێشم هەمان بیکردنەوەی هەبوو، ئەگەر ئەویش لەم دوایە دانەی گۆڕی بێت. ئەو چارەسەری بۆ دانراوە ماوەیەکی زۆرتری پێچێ، لەبری ئەو ئاسلی خانمم ڕاست باردووە، چاودێری دۆسیەکەکە. کەواتە بڕیاری ئاسلی خانم بڕیاری دادگاشە بێ. فەرموو بەخێر بێ ئاسلی خانم. سپاس ئەکەم گەورم. راپۆرتی کەسی ناسراوی هاتووم خوێندەوە، هەروە دۆسیەکەشم خوێندوتەوە، بڕیارم یاوە، ئەمەش بڕیارەکەی منە. پاش بیرکردنەوە بە پێی بەڵگەکانی دادگا و راپۆرتی هاتووی کەسی ناسراویان قەرە، دوای لێکۆڵینەوەیەکی ورد بۆ دۆسیەکە هەمومان پێکەوە گەشتینە بڕیاری کۆتایی. بە پێی راپۆرتی نێراوی کەسی هاتوو، هەروەها ئەو کتێبانەی لەژێر ناونیشانی پەیامەکانی نوردان نەمانتوانی هیچ تاوانێکیان لەسەر بسەلمێنین. بە پێی نێراوی دادگا و هەروەها ئەو تاوانانەی کە بانگەشەی بۆ کردبوو، گەیشتوینەتەوە بڕوایەی کە هیچ تایبەتمەندێکی وامان نییە کە بیسەلمێنێت تاوانبارە. بۆیە لەسەر بیر و ڕای هەمووان بڕیارمان داوە کە بیبەخشین. بەنەفرەت بی بە ئیشێکی واشێ نەوێرە، هەر لە سەرەتاو ئێمە یارمەتی تۆمانیا. بەڵام گەورم لە راپۆرتی کەسی ناسراوە هەرچیم توانیوە ڕوونم کردوتەوە. ئەم ئەرکە لە تۆ وەرگیرێتەوە تەواو. چۆن ناتوانین سەر لە پیاوێک دەرکەین؟ پیاوێکی بەسەروبەرە
باشە بۆ ئێمەوەمان لاتووە بەڵام ئەم پیاوە سڵ هیچ کەس ناکاتەوە پێڵێن پیاوی ئازاد بەڵێ پیاوی ئازاد ئەمە گوێ بۆ هیچ کەسێک ناگرێ هیچ داواکارێکیش قوبڵ ناکە هەروەها لە هیچ شتێکیش ناترسێ بیرتانێتەوە چەند داواکاریمان کرد ماڵ مڵک پارە بەڵام هیچیانی قوبڵ نەکرد ئەو پیاوە خۆی بە ئازاد دەزانێ ئێمەش کە ئەومان ئازاد کرد فێریەکەین کە چۆن لە کۆلایەتی ئەبژین ئازادی لێ ئەەکەین بە زەهر ئەو ئێستا لەکوێیە لە ژێر چاودێریەکی زۆردایە لە ئەمیرداغا کەواتە لە ئەمیرداغا لە ئەمیرداغ بێت و لە هەر شوێنێک بێ ئەبێ ئەو ببینێ مامۆستا مزگەوتە داخراوە براکەم هەموو جێگەیەکی ئەم دنیاە مەجلیسی موسڵمانانە ئەگەر بەم پێ بڕات هیتلەر کۆتایی بە ڕووسەکان هێنێت رووسیا زۆنگاوێکە ڕئیس بەک بەڕای من ئەڵمانیەکان شکستێن ڕاوەسە 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 سەیری کە ئەو پیاوە چیەکە واز بێنە ڕئیس بەک خۆزێری بۆ کەس نییە ئێرەکەی شوێنی نوێشکردنە نوێشکردن لە مزگەوت ئاکرێ ڕئیس بەک ئەو مامۆستایە کە چاوەڕێمانە کرد ئەها ئەو پیاوەی کە ئەم خەرە ساڵەها بوو دوای کەوتە بوو ئەی هاوار کەوتی نەچ بەڵایەکەوە بەخێر بیتەوە مامۆستا سپاس دەکەم من دکتۆر تاهێرم من مدیری نیشتەجێکردنم لە تەندروستی و نیشتەجێبووتان بەرپرسیارم دەمانەوێت بتخینە شوێنێک ماڵێ ئۆتێلێ شوێنێک کامیان تەوێ با ماڵ بێ باشە ئێستا ماڵێک هەیە بەڵام سەرخۆشێکە بێتە دراوسێتان ماڵ باشترە لە تەنیامانەوەی ئوتێل خوا ڕزقی با کوڕم بە زیابێ خوا لێ ڕازی بێ لە ئێوەش میوانت بواتەوە حەسەن میوان لە قاتی سەرەوە ئەمێنێتەوە فەرموو مامۆستا سەلام عەلەیکوم خوا قوتان بە عەلەیکوم ئەسەلام بەخێر بیت زۆر سپاس کە مامۆستا هێناوە بۆ ئێرە باشە بەهۆی منەوە ناڕەحەت نابێ فەرموو مامۆستا مامۆستا ئیجازەیەمەی بڕۆین زۆر سپاس براکانم خۆی گەورە لێتان ڕازی بێ فەرموو مامۆستا مامۆستا لەم ژوورەیە ڕووداوی خوێنایی ڕوویاوە ئەوە بۆ ماوەی چەند ساڵێکە بێ داخراوە بەم ژوورە ئاڵەن ژووری مردن محەممەد مامۆستا محەممەد براکەم برای عەزیزم ئەی باشە من بە تۆم نەوت بڕۆ بۆ لای ماڵ و مناڵەکەت بۆ نەڕۆشتی ماڵ و مناڵەکەم فیدای تۆ مامۆستاکەم هەموو شتێکم تۆی وەسیەتەکەی باوکمم لەبیر نەکردووە براکەم وەرە وەرە فەرموو فەرموو مامۆستا والی هاتووە وەرە براکەم با لێرەوە بڕۆین
مامۆستا لە ماوەی ئەم دە ڕۆژەی ئەمیردا 5 جاروالی ئامیۆن و مدیری ئاسایش و 2 جاریش پارێزەر هاتووە. باش ئەمانە چیان لێ؟ مامۆستا خۆ دانوێنە. مەترسە براکەم، هەستە. ئەجەل کە هات ناگۆڕێ، چاک ئەوە بزانە. مامۆستامانە چیان لێ ماوێ؟ براکەم، ئەمانە خەریکن فێڵێکی زۆر گەورەتر لە ڕووداوەکانی شێخ سەعید و مەنەمە حازرەکەن. بەڵام ئێمە ناچینە ناو ئەو یاریەوە. ئەی خودایە، ئەوەی تۆ بناسێ لە زیندانی شابێ وەکو کۆشک وایە بۆی، هەر کەسێکیش کە تۆ نەناسێ گەر لە کۆشکی شابێ وەک زیندان وایە بۆی. ئەی خودایە، ئەوەی تۆ بناسێ لە زیندانی شابێ وەکو کۆشک وایە بۆی، هەر کەسێکیش کە تۆ نەناسێ گەر لە کۆشکی شابێ وەک زیندان وایە بۆی. براکانم، ئەوەی کە خوای گەورە بناسێ گەر لە زیندانی شابێت وەکو کۆشک وایە بۆی، یانی بەختیارە. ئەوەشی کە نەیناسێ گەر لە کۆشکی شابێت وەکو زیندان وایە بۆی، یانی بەدبەختە. هەر کەس خوای گەورە بدۆزێتەوە هەموو شتێکە دۆزێتەوە. بسم الله سەرەتای هەموو کارێکی خێرە. مادام دەرونی هەموو شتێک بسم الله کات، ئێمەش هەر بەو دەست پێەکەین. لەبەر خوای گەورە ئەبەخشین، لەبەر خوای گەورەش وەرەگرین، لەبەر خوای گەورە یەکتریمان خۆشەوێ و هەر لەبەر خاتری خوای گەورە ڕقمان لە یەکترە. ئادەی بۆستە بزانم ئێوە ئیشتان چیە لە مامۆستا کووردە؟ قەدەغەیە هاوڕێ با پێتان بڵێم قەدەغەیە بێ ماڵێکی تر بدۆزینەوە بۆ مامۆستا لەم خاوەن دوکانە ژەهراوێ بیپارێزین. دیارە لەبەرەوە مامۆستایان هێناوە بۆیە کە ژەهراوی بکەن و بیکوژن. سلام علیکم. وعلیک السلام ورحمة الله. چند بۆ هێناوی مامۆستا؟ دەستەکانە خۆش بێ. ڕێز بۆ من منوێنە براکەم، بۆ خوای گەورەی بنوێنە. مامۆستا چیان لە تۆ ئەوێ؟ چۆن نەتوانێت لە ژێر ئەم هەموو فشارەیە ئارام بگری؟ جەنابی حەسەن، فیتڕەتی من بەرگەی زیلەت و سوکایەتی ناگرێ. هەزارەها جار لە ژیانما مردنم هەڵبژاردووە، ئەگەر دینەکەم خۆکوشتنی حرام نەکردایە دەمێ بۆ ئەم سەعیدە لە خاکا ڕزا بوو. بەڵام من دینەکەم ڕەحمەتی بەسەرا ڕژاندوم و فەرمانەکانی خودا جێبەجێکەم. لەبەر ئیمانی جەمعیەت و ملوێنەها ڕۆڵەی ئەم میلەتە نەک سەعیدێک هەزارەها سەعید فیدا بێ. بەڵێ ئەمەیە نهێنی ئارامگری من لێرەیە بێ بڕۆم مامۆستا. مامۆستا دوکانێکی تازەم گرتووە، لێرەیە گوازمەوە. لەسەری زنتان جاروبارە توانم سەردانتان بکەم؟ خێرە بێ براکەم، لەبەر چی گوێزیتەوە؟ چونکە ئیشەکەی ئێمە دوو کەڵ و دەنگە دەنگ و ئیزعاجە. ئیتر من نامەوێت لەوە زیاتر ئێوە ناڕەحەت بکەم.
ڕاوەسن نەچنە ژوورەوە ئەوە بۆ کۆرۆن ئێوە نەتانزانێ کە ئێرە قەدەغەیە خێراکەن دەستگیرەکەن دەرگاکە داخەن مامۆستای بەڕێز فەرمانمان بۆ هاتووە لە ماڵەکەدا زیندانیە کرێی ئیتر چونە دەرەوە بۆ تۆ قەدەغەیە بۆ ئێرە وڵاتێکی کۆمۆنیستە لەبەرچی مامۆستا زیندانیەکەن ئەو چ تاوانێکی کردووە جەنگاوەرەکانمان لەبەر ئەمە بوو شۆڕشیان کرد یعنی ئەم کردوانەیەوە هەمووی ڕاستیە ئێمەش وەکو ئێوە نیگەرانی ئەم حاڵین ئێمەش فەرمان جێبەجێەکەین وا لەوێ مزگەوتەکانمان ئەدرەوشێنەوە چەندەها مامۆستای تورکمان هەیە ئەگەر ئێوە دەتانەوێت عیبادەتکەن بڕن بۆ لای ئەوان لە دوکانی تەنەکە چییە ئێوە خەریکی عیبادەتن باشە ئێوە لەلای ئەو پیاوە کووردە ئیشتان چییە ئێمەش موسڵمانین ئەم وڵاتە هی هەمومانە ئەم جارەش لێتان خۆشە بم بەڵام جارێکی تر لەلای ئەو مامۆستا کووردە نەتان بینمەوە ئێستا لەم تێگەشتی وتم لەم تێگەشتن تێگەشتن براکانم من لە ژێر فشاری زۆڵمەشی زۆرم ناڕەحەتەکانم زۆر زۆرن ماڵەکەم هەم لە ناوەوە هەم لە دەرەوە قفڵەکەن لە هەموو لایەکەوە تەنیام بەبێ دراوسێ و بە ناڕەحەتی لە ژوورێکە بە نەخۆشی ژیان بەڕێیەکەم پێویستە چۆنێ بێ بگەینە لای مامۆستا سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام من ناوم محەممەدە بازرگانم لەم ناوچەیە من بەهۆی ئیشەکانمەوە کەسێکی ناسراوم ئەمەش کوڕەکەم جەیلانە منیش ناوم محەممەدە ئەمەش برامان زوبێر خۆشحاڵ بووم بەخێر بێن بەخێر بێن ئێمە ئەمانەیە مامۆستاکەمان ببینین زۆر کات تەنها ڕۆژێکی ئێرە ناڕەحەتی زیاتر لە مانگێکی زیندانە تاریکەکانم هەیە ئەوە 20 ساڵە خەم و خەفەتی زۆرم بۆ ترس و زوڵم و گرتن و ئازادی و سەربەستیە ئیتر بەسە زۆرە منیش وەک هەر کەسێ ئەمەوێ ببمە خاوەنی ئازادی براتان سەعید لا إله إلا الله خوای گەورە هەموو شتێک چاکەکە یا مامۆستا ئەوە چیتان بەسەراتوە براکە تۆ بڵێ دووبارە جار خواردیان کرد بێ 15 ڕۆژە نان و ئاویان نێاومەتێ مامۆستاگیان من ناوم جەیلانە خواردنم بۆیە ناوی زۆر سپاستانەکەم بسم الله مامۆستا من وەستای چاکردنەوەی رادیۆم هەموو کاتی هاوڕێکانم لێمە پرسن چۆنە بێ موسڵمان رادیۆ چاکاتەوە پێمەڵەن خەڵکی بەهۆی تۆ گوێ لە گۆرانی ئەگرن براکەم هەر ڕادوێک کە تۆ چاکشەکەیتەوە لەگەڵ دەرکردنی هەر دەنگ و پیتێکی قورئانە تۆ پاداشتێ بۆ نووسرێ مرۆڤەکان هەمووتەی چاک هەمووتەی خراپیشیان لەدەم دەرەچێ باشە ئایا ئەبێ ئەوەی کە قسەی خراپی لەدەم دەرچوو ئێمە بین بەناو دەمیا بۆیە ئیتر لەمە دووە پەیامەکان بە پیتی عەرەبی نا بەڵکو بە لاتینی ئەیان نووسینەوە نا مامۆستا
من پێم باشە پیتی عەرەبی مێژووی 1000 ساڵەمان نەگۆڕین. لە قوتابخانەکانی شپیتی لاتینیە خوێنرێ، هەموو نووسین و گۆڤارەکان و ڕۆژنامەکان و کتێبەکان بە پیتی لاتینیە، تازە لە کەمایەتیە مابینێتەوە. ئەوانەشتان کە عەرەبیە زانن ژمارەتان کەمە. بەڵام مامۆستا ئەستە سەر پێ، هەمووتان ئەستە سەر پێ. ئێمە هەموو دێگاکەمان قفڵ کردبوو. چۆن هاتوونەتە ئێرە؟ لە ڕێگەی نیێنیەوە هاتوون. گەورم ڕێگەیەکی نێریمان دۆزیەوە، دیوارەکەیان ڕوخاند و هاتوونەتە ژوورەوە. جەنابی دکتۆر، ئێوەش؟ من لە وتارەکانی مامۆستایە بەشداریم کردووە. بێجگە لە مامۆستا، هەرمویان بەرمۆ زیندان. هەروەها دکتۆریش هەر ئێستا بنێرن بۆ لای ڕئیس بەک. خێرا! ئەمە ڕووداوێک نییە دکتۆر، چۆن بەشداری لەگەڵەوە ناکەی؟ ئەمە دواکەوتوییە، تەنها دواکەوتویی. ڕئیس بەک کەسێک کە لە چەندەها دادگایدا بەخشاوە ئیتر چه دواکەوتویەکی پێوەیە؟ ئەم مامۆستا بەڕێزە دژمنی نیشتمان وڵاتەکە نییە، هاو نیشتمانیەکە. ئەگەران قەرە زۆر لی نەترسانایە بەردەوام داوای زانیاریان ناکرد. من لە وتارەکانی مامۆستایە بەشداریم کردووە. ئەوەی کە پێوی توین باوەڕ بەخوای گەورە و زۆر خوێندنەوە و ڕاستگۆی وتن بوو. دەردی مامۆستا ئەمەیە کە کاتێک کە نەزانیەکانی میلە دەبینێ خەفەتی زۆرە خوا. تۆ نووسراوەکانی ئەوت خوێندۆتەوە؟ خوێندومەتەوە. هەمووی پەیامی پێکەوەبوون و برایەتیەوێ، بەڵام خواست ناهێنێت. ئەوان ئێمە بەشی زانن نەک تەنها تورکیا بەڕێوەبردننی دنیاش لە دەستێمەیە. ئەم پیاوەمان تەواو کردووە بە کارەمان، هەتا فشاری بخەینە سەر زیاتر گەورە بێ. ئەترسم بەم نزیکانە سوپا و دەوڵەتیش بەرنە لای خۆیان، قوتابیشی لەناو ئەفسەر و بریکارەکانیش هەیە. ئیتر کاتی گۆڕینی استراتیژیەکانمان هاتووە. ئیتر هیچ لێ نزیک نابینەوە، یانی ئەو لەبیرەکەین. بەڵام گەورم ئەوە چۆن؟ گەر ئێمە لە بیریکەین هەموو کەس لە بیریەکە. مامۆستا زیندانیکردن لە ناو ماڵدا تەواو بوو. السلام عليك. عليكم السلام. براکانم خۆ ئەنجامی ڕەشوە وەرگران و زاڵمان بە چاوی خۆتانە بینن. مامۆستاکەمان بانگی تۆکە.
سیرکە جەنابی فەرمانبەر پیشەی پۆلیسی زۆر گرنگە ڕێگا گرێ لە ناحەقی و مەزلومەکانە پارێزێ پارێزگاری لە ناموس و ماڵی میلەتەکە ئێوە بوونەتە پاسەوانی مادی ئەم میلەتە و ئێمەش پاسەوانی معنەویتان هەمومان بەیەکەوە خزمەتی ئاسایشی وڵاتەکەین ئاخ مامۆستا سەبارەت بە ئێوە شتی واڵن کە باوەڕ ناکرێ سەریان لێ تێگاوین بە تۆڵێن کە دژایەتی حکوومەتەکەیت هەروەها پێش تەڵێن دواکەوتوو هەتاکو گەیشتۆتە ئەوەی کاڵن زمانێ بۆ پاشا درێژ کردووە بەڕاستی یانی ئێوە پاشاتان بینیوە مامۆستا سیرکە براکەم لە دوای سەرکەوتنەکەوە پاشا منی بان کرد بۆ ئەنقەرە لە بەرامبەر پێکەوە ئیشکردنمانە بەڵێنی پێدانی کۆشک و کێڵگە و 10,000 پارەی کاغەزی پێیان بەڵام من قبوڵم نەکرد وتم ئەرکی من تا ئێرە بوو هەموو شتێک با بۆ میلەت بێ مامۆستا بۆ قسانی کە لە دانیشتەکەدا کردان پیرۆزباییتان لێ یەکەم بە تایبەتی ئەو قسانی کە دەربارەی زانست و هونەر کردان زۆر سەرنجی ڕاکێشان پاشان عەقڵ بە عیلمەکانی زانست ڕازیە بێ و ویژدانیش بە زانستەکانی دین ئەگەر هەردووکیان یەک بخرێ ئەوە ڕاستی دەرەکەوێ گەورەترین هێزی ئەم زەمانە بەرەو پێشبردننی مادی و معنەویە پاشام چونکە ئەوروپیەکان بە زانست و تەکنیکی چەکسازیەوە ئێمەیان لەژێر فشاری معنەوی خۆیانە تواندۆتەوە لەبەر ئەوە بە زانست و تەکنیکی چەکسازی و بڵاوکردنەوەی تەنهایی خۆی گەورە لە دنیاە ترسناکترین دوژمن کە نەزانی و هەژاری و جوداکاریە بەرەو ڕویان ئەوەستێتەوە و ڕوبەڕوویانە بێتەوە مامۆسام خەبات و ڕازگۆیی و ئەم وەسفانەی تۆ منی سەرسام کردووە هەنە کاری تازاکەین بۆ ئەنجامدانی ئەو کارانە زۆر پێویستمان بە یارمەتیدانی تۆ بێ مامۆسا بۆ نمونە بۆ خواردن و جلوبەرگ و سەرجەمە و بابەتانی کامانەوێ ئاسانکاری بکەی بە هیچ جۆرێک گۆڕانکاری لە یاسا و وتەکانی خۆی گەورەیان ناکرێ کەواتە ئەم مژدانە گەورەترین دڵخۆشین کاڵێ بە ئازادی بگەڕێن و تاموچێژ لە نێعمەتەکانی خوا وەرگرن ئەوە ئەمری ژیانیەوەکە لە سەرزەوی مامۆسا پاشا ئەتوانی تازەگەری لە زانست و سەنعەتا بکەی بەڵام هەڵمەسە بە دەستکاریکردنی یاساکانی قورئانی پیرۆز ئێمە پێویستمان بە مامۆسایەکی قارەمانی وەک تۆ هەیە ئێمە بۆیە تۆمان بانکرۆ بۆیرە تا سوود لە وتەکانی وەربگرین مامۆسا من بەهۆی قسەکانی ساڵانێکتانەوە ڕێزم بۆت هەیە ئەمە وتەکانی شۆڕشی ئێمەیە ئازاد بژی ئەنقەرەم بە مەشغوڵیە بینی پێویستە نەوەیەکی تازە پێ بگەیەنرێ بۆ باوەڕی ئەم میلەتە ئۆف مامۆستا ئۆف لەژێر فەرمان و گوشارە چییە بێکەوە لێم تێبگەن منیش حەزم لە چاودێریکردنی ئێوە نییە مامۆستا تۆ وازانی من پێم خۆشە ئاخ مامۆستا هەم تۆ نازانی کە باپیری منی شێخی عەلەوی بوو ئێمەش لەگەڵ تۆ براین من عەلەویە دڵسۆزەکان و گەورەمان حەزرەتی عەلیم زۆر خۆشەوێ حەزرەتی عەلی ڕەزای خودای لێبێ بە دەستنوێژی عیشاوە لە مزگەوتە مایەوە و نوێژی بەیانی پێوا کرد لە بابەتەکانی عیبادەتە لە ڕادە بەدەر هەستیار بووە ئاخ مامۆستا قوربانت بم بەم شێوەیە خۆتی پێوە خەریک مەکە واز بێنە براکەم 30 ساڵ هەوڵ و کۆششی من
بۆ وەڵامدانەوەی هەوڵە بێباوەڕیەکانی فەیلسوفە ئەوروپیەکان بووە. ئەم پاشایە ئەمە چیە 5 ڕۆژ پێش مردنی وتوێتی؟ ئەو بخوێنەوە. ئەم مامۆستایە ئەم نامەی ئاراستی موسڵمانانی هەموو جیهان کردووە لە ئەنجومەنی باڵای وەزیرانەوە لە ڕێگەی کەناڵێکی کراوەوە بۆ هەموو موسڵمانانی دنیا. پێویستە هەموو موسڵمانانی دنیا هۆشیار بن کە ڕێگەی خوا و پێغەمبەرەکەی حەزرەتی محەممەد بگرن و هەروەها فەرمانەکانی بە ڕێکوپێکی ئەنجام بدرێت. هەروەها موسڵمانان پێویستە محەممەد بکەنە نمونەیەک وەکو ئەو ڕەفتار بکەن. هەروەها موسڵمانان پێویستە زۆر بەباشی گوێڕایاڵی فەرمانەکانی ئیسلام بن کە ئەوە خاڵی سەرەکی بیر و باوەڕە. لەبەرەوەی بەم شێوەیە مرۆڤەکان ئەتوانن سەرکەون و هەستنە سەر پێ کە ئەمە تەنها هۆکارە بۆ سەرکەوتنی دینی ئیسلام و هەروەها سەربەرزی موسڵمانان. نابوو ئەوی بوتایە دوکەوتەکانە ئابام قسانە هێز وەرەگرن و پلانەکانمە تێگەیان هەرچۆنێک بێ ئەمە بکەنەوە بڕۆن شاژین ژاگادارکەن. محەممەد براکەم بنووسە بۆ بریکارانی میلەت، سەرۆک وەزیران و سەرۆک کۆمار. بەڕێزان، ئەرچی ئێمە بەهێزکردنی باوەڕی مرۆڤەکانە، دۆست و دوژمن لە یەکجیانەکردنەوە و بەبێ هیچ تەڕەفگیریەک وەک برا پێکەوە ژیانمانەوێ. جەیلان براکەم تۆش بنووسە بۆ هەموو حاخامێک و مەقاماتی پاپای ڤاتیکان لەم ئاخر زەمانەدا با خاڵە ناکۆچەکانی نێوان مسڵمانیەت و مەسیحیەت و یەهودیەت بخەینە کەنارێک و یەکگرتوو بین. با دوژمنی هاو بەشمان بێڕەوشتی و بێباوەڕی و ئارەزوو پەرستی بێ. دڵنیاتانەکەم تەنها بەوە میلەت بەرەو پێشەڕەوە. پێویستە یەک بین و لەسەر ڕێگای خوددا پێکەوە بین. بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستم سدیق هاوڕێ قارەمانەکانم، دەوڵەتێکی گەورەی وەک ئەمریکا و هەوڵە جدیەکانی لە پێناو سوودی دیندا ئەوەی دەتوانێت بیکاتە دۆستی ڕاستەقینەی خۆی تەنها ئیمان و ئیسلامە. ئێمەش هەموو وەک خزمەتکارانی قورئان هەم ئەوانە ئاگادار ئەکەینەوە و هەمومان پێکەوە دوعا ئەکەین بۆ خزمەتکردنەوە دەسهاتوەکانی ئیسلام ئینشاءالله بە پشتیوانی خۆی گەورە، بە پشتیوانی خوا. بسمیلا سەرەتای هەموو کارێکی خێرە، بۆیە لە سەرەتاوە بەوە دەست پێەکەین. بزانە ئەی نەفسەکەم. ئیسمەت ئەوە بۆ تێکچووی تۆزێک وەرەوە سەر خۆت، ئەوە تا ئێمە لێرەین. بەخێر بیتەوە بابێ. وازم لێ بێنن، وتم وازم لێ بێنن. حاڵم باش نییە، من باش نیم. ژیانم بەم حکومەتە بەخشی، بەم حکومەتە هەزارها دوژمنی وڵاتم خستە زیندانەوە، بەڵام ئەوان کە ئیشان پێم نەمەوە خاشاک فڕێنام، بۆیە حاڵم باش نییە. بەڵێ فەرموو تۆیانەوێت. ئەم پێشنیارە زۆر چۆ پێشەوە، زۆر نامێ بۆ هەموو وەکیل و سەفیرە بیانەکانی نووسیوە، تەنانەت بۆ پاشاشی نووسیوە. ئەم جورئەتە چییە؟ گەورم ئەم پیاوە دەوڵەت نا بەڵکو ئیمپراتۆریە دروست دەکات. خۆ بە حاڵی خۆیەوە بەجێ نایەڵێ. فەرموو. وەرە ژوورەوە. عیسمەتە. ڕۆژتان باش گەورم. ڕۆژ باش. ئەم جارەیان بڕات بە توانەکانی خۆت هەیە کە سەرکەوی؟ بەڵێ گەورم. باشە، ئەم جارەیانەتەوێت چی بکەیت؟ جەنابی حاکم، ئایا ڕاستە ئەم هەموو خەڵکەتان بەهۆی منەوە ڕاپێچی ئێرە کردووە؟
کێمانەی هێناوە بۆ ئێرە؟ ئەمانە کێ هێناونی؟ ئەمانە دزیان کردووە؟ پیاویان کوشتووە؟ کچیان فڕاندووە؟ حکوومەتیان هەڵگەڕاندۆتەوە؟ چیان کردووە؟ کوا شاهیدەکانتان؟ بە قسەی ئەم لاو ئەو لاو درۆ ئەم بێتاوانەتان هێناوە بۆ ئێرە؟ باشە ئەمانە خاوەنی مناڵ نین؟ ئەی باشە کێ ڕزقی ئەمانە دەستە بەرەکە؟ کێ گوناهی ئەم خەڵکە بێباوکە هەڵەگرێ؟ کێ لە حەزوری خوایە شاهیدیەدا؟ هەموو لایەکتان ئاگادارەکەمەوە، مجامەلە لەگەڵ قورئان و پاڵپشتی پەیامەکانی نورە مەکەن، چونکە ئەو شکست ناهێنێ. بۆیە هەمووتان باش ئەوە بزانن ئەگەر بەقەدەر ژمارەی مووەکانی سرم هەبوایە، هەموو ڕۆژێک سرم بپەڕێندرایە، هەمووی مەکردە فیدای ڕاستیەکانی قورئان. ئەم سەرم قەت بۆ کوفر و بێباوەڕی شۆڕ ناکەم و هیچ کاتێکیش واز لە خزمەتکردنی دین ناهێنم. ئینشاء الله لەم دادگا گەورەیەدا پیلانی شاراوەی دوژمن و هێرشەکانیان لەناوە برێت. بەم شێوەیەش دادگایەکە کۆتاییە. جەنابی مامۆستا، بڵێ بزانم ئێوە چەند تەلەبەتانەیە؟ تۆ هەموو خەڵکی ئەم شارە بخەرە زیندانەوە، ئەو کاتە پێتەڵەم چەند تەلەبەم هەیە. باشە؟ ڕاوەستە مامۆستا، لە دوای ئەم تەمەنەوە بڕۆ پشوویەک بە. یعنی ئەوە تۆی کە بەرپرسیاری لە ئیمان و قورئانی ئەم میلەتە؟ باشە ئەمە بە تۆ چی؟ بڕۆ بە دوای ژیانی خۆتەوە. ئیمان هەم هێزە و هەم نورە. ئەگەر ئیمانی میلەتەکەم بە سەلامەتی ببینم، ئەوە بە سووتان لە ناو کەڵپەی ئاگری دۆزەخیشە ڕازیم، چونکە گەرچی جەستەم پسووتێ بەڵام دڵم ئەبێتە گوڵ و گوڵستان. من نە سەودای جەنەت لە چاومایە، نەترسی دۆزەخ. ئەوە قسەی ڕاشکاوی دڵی منە. یعنی تۆ تەوەیە ئێستا لەم دادگایەدا بەرەنگاری عەدالەتی دادگاکەمان ببیتەوە؟ نەخێر، من بڕوای تەواوم بە دادوەری دادگا هەیە. تەنها ئەوەیە قسەکانی من، بەڵێ قسەکانی من ئەمە بۆچی بێدەنگ بوو؟ لەبەرەوەی کە هیچ شتێکی پێ نەبوو بیڵێ. لەبەر نووسراوەکانی ناو گۆڤارەکان و چالاکیەکانی کۆمەڵەکەت، هەروەها خەڵک لە خشتەبردنەکانت، لە بەرواری سیویەکی مارد و لەسەر بانگەشەکردنەکانت، هاوکارەکانت بڕیاردران بە سێدارەدان. ئەی گەورەکان، فەرماندەکان، مەبەستی من لە ڕزگارکردنی لەکەی دەوڵەت دەستگای دینداران لە بێهیوایی و گۆڕینی مەراق و گومانی دیدی مێژوویی و نەزانی نابیری ئەم عەسرە بۆ لای خەڵک. تەنها و تەنها هەر ئەمە بووە مەبەستی من. یعنی تۆژ وەکو ئەوانی تر شریعەت دویستووە وایە؟ بەڵێ، منی شریعەتم ویستووە، بەڵام نەک وەکو بیرێکی دووبەرەکیانە. من ئامادەم لە پێناوی شریعەتی خوادا هەزار ڕۆحم هەبێ بیکەم بە قوربانی، لەبەر ئەوەی شریعەت دادوەریە، ڕاستگۆییە، ڕەوشت بەرزیە. جیاواز لەمە خەڵکی و قوتابی و سەرباز و تەنانەت هەماڵەکانیش بۆ یاخیبوون هەنداوە. بە پێچەوانەوە بەو قسانەی من لەگەڵ ئەوانە کردوومە و بۆ نووسینانەی بۆم نووسیون، هەمویانم لە یاخیبوون وەرجێڕاوە. ئەوەیە سیرکە، سەری دەرەوەکە، لە کۆتاییە شوێنی تۆش لای ئەوانە بێت. من لە چیاکانی کوردستانە بەسەربەستی ژیاوم. هەڕەشەکانی ئێوە بە هیچ شێوەیە کارم تێناکە. نەخێر، ئەوە چه قسەیە کە کوڕی من چەتە نییە؟ ئەو ئازاری هیچ ڕۆحێکی نەیەوە. ئەو لە ناو هۆزەکان و لە ناو زاناکاندا قارەمان و زانایەکی بەناوبانگە. ئێوە زوڵم لە قارەمان و زانایەکی گەوراکەن. جەنابی حاکم، عەدالەت کوا عەدالەت؟ بە عەدالەتی حکم بکەن، زوڵم مەکەن. لە شوێنی خۆدانیشە پیرە پیاو، هیچ لە قسەکانت تێناگەم. باوکە گیان خەم مەخۆ، خوای گەورە باشترین دادوەرە. ئێوە ناتوانن من بە مردن بترسێنن.
مردنی مەزڵومانەمەوێ نەک بە زاڵمی و زۆرداری ژیان بە پێدانی پاسپۆرتی ئیعدام و لەو وێزگەی کە پێی ئەڵێن لە سێدارەیان بەخۆشیەوە بەرەو ژیانی ئاخیرەت مەڕۆم. جەهەنەم بۆ زاڵمەکان، جەهەنەم بۆ زاڵمەکان، جەهەنەم بۆ زاڵمەکان، جەهەنەم بۆ زاڵمەکان، جەهەنەم بۆ زاڵمەکانە، جەهەنەم بۆ زاڵمەکانە، هەموو زاڵمەکان بۆ جەهەنەم، هەموو زاڵمەکان بۆ جەهەنەم. جەنابی مامۆستا گوێمان لە تۆ گرتووە. جەنابی دادوەر، قسەکانی من بۆ مەقام و جەنابی ئێوە نییە. بەو دەستگا بێباوەڕاناڵێم کە وەکو ئالەتێک هەوڵەیەن هەتا دادگا هەڵبگێڕنەوە و ئەوانەی کە خەریکی ماساوکردنن خیانەتێکی زۆر گەورە ئەکەن لەم وڵاتە. ئینشاء الله پیلان و هێرشە شاراوەکانی چەندەها دوژمنی نادیار لەم دادگا گەورەیە لە ناوەچێ. بڕیار لا إله إلا الله. خدا هەموو شتێک باشەکە، خدا هەموو شتێک جوانەکە، خدا هەموو شتێک باشەکە، خدا هەموو شتێک جوانەکە. لا إله إلا الله. خدا هەموو شتێک باشەکە، خدا هەموو شتێک جوانەکە. بمکوژن هیچ قسە ناکەم. سێرکان ڕاستیەکانمان پێ بڵێن، ڕاستیەکانمان پێ بڵێن با ڕزگارتان کەین. ئێستاڵێن چی ها؟ براکانم پێویستە کە خۆڕاگر بین، ئیتر بە هاوار نەکەین، دەنگمانە ڕاتە لای مامۆستا بە ئەو نیگەران نەبێت. لێیان بن، لێیان بن، وتم لێیان بن. بەسە ئیترۆ پیاوا کوشن. بۆستن لەکوێ چەکەکان تا شاردۆتەوە ها؟ چەکتان هەیە وایە؟ قسە بکە، بۆ قسە ناکەی قسە بکە. خەریکە دانی پیانێ بینوسە قسە بکە دەی. پێمان بڵێ چ جۆرە چەکێکتان هەیە بیڵێ. ئەوەی کە نەزانی ناهێڵێ تاریکی هەمووی ڕووناکە کاتەوە. ئەو چەکانەمان هەیە کە بەرەنگاری هەموو زاڵمەکانی دنیا بێتەوە. ئێمە بۆمبی ئەتۆمیمان هەیە. ئەمە بە تەواوی گاڵتەمان پێکە. بۆمبی ئەتۆمیتان هەیە؟ بۆمبی ئەتۆمیتان هەیە؟ بۆمبی ئەتۆمی لێم بەن، لێم بە هەتا ئەتوانن، لێم بەن. ئەی ئەو بەدبەختانەی کە ئازارمەیەن چیم لێەکەن بیکەن. نرخی پەڕێکی دراویشتان نییە لای من. زوڵم و ناحەقیەکانتان و ئەو ئەزیەتدان و فشارانەی کە بۆ منتان هێناوە هەموو کەسێ ترسێنێ، بەڵام تووڕەیی من زیادەکە. بەدڵنیاییەوە دڵم وە ئاگادارەکە تووڕەیی و خەشم و قینم بۆ ئەم زاڵمانەیە هیچ بەزەی یەکەم بۆ زڵم و کردەوەکانیان نییە، چونکە ئەوان لە ناو دۆزەخەکانی مادی و معنەویامێننەوە. ئینتیقامی تۆ بە هەزارەها قات زیاتر لەوانە وەرەگیرێتەوە. ئەوان تا لە دنیاە بمێننەوە زۆرترین ئازاری ویژدانە چێژن. سەرەڕای ئەوەی کە پەنجەرەی قاوشەکەی مامۆسامان شکان، بەڵام هێشتا سەرمانەی کوشتووە. گەورم وەرە، وەرە سیرکە.
سەرڕای ئەو هەموو ئەشکەنجەدانە بەڵام تا ئێستا نەمانتوانێ قسەیان لێ دەربێنین قسەیان نەکردووە بەڵام هەرسیان هێناوە تو سەیری حاڵیان کە وا هەست ناکەم گەورم ئێوە بە بەردەوامی ئەشکەنجەیان بن و بە باشی چاودێریان کەن ئەو کاتە هەترسن و خۆیان بۆ ناگیرێت و بە ئاسانی قسەکانیان نەکەن فەرموو مامۆسا سیر کە پێداویستیمان بۆ هێناوی مامۆستا ئەم پێداویستیانە لەلایەن بازرگانێکەوە بۆ داتووە من کە دیاری مۆر نەگرت بێ ئەمانەش قبول ناکەم فەرموو بیان بنەوە براکانم ڕێک بۆستن کەیف خۆش بن ئیتر کاتی ئەوە هاتووە میشە بوەستێنین مامۆستا فەرموو ئەبێ بکوترێی خۆ دامادە بکە فەرموو بۆ سەلامەتی خۆتە خوا شیفات بە مامۆستا دڵنیا بە بۆ سەلامەتی خۆتە مامۆستا يا شافي يا الله يا شافي يا الله يا شافي يا شافي يا الله يا شافي يا الله يا شافي يا الله
يا شافي يا الله شفام بۆ بنێرە خوایە گیان دایکە دایکە دایک گیان دایکە دایکە گیان سعیدی من ئەیانەوێت لە سێدارەت بن کوڕەکەم ئەگەر تۆ بمری من چی بکەم سعید ڕۆڵەکەم کوڕی خۆم ئەی هەڵۆی سەرشاخان من بە تۆوە سەر بڵندم و شانازیەکەم ماف زوو بێ یا درەنگ دێت و دەڕوا کوڕەکەم یاخوا دایکت بە قوربانە بێ ڕۆڵەکەم من زۆر بیری تۆمە کرد کۆ شیرینەکەم سیرکە بزانە چیم بۆ هێناوی ئەمە بۆ تۆم هێناوە هیچ یاکانی خۆمانە ئەوە مەزانی کە تۆ زۆرە حەز لێتی ئەمەشیان هەر خۆڵی گوندەکەی خۆمانە ئاگاداری خۆت بە بە باشی ئاگاد لە خۆت بێ کوڕە شیرینەکەم سعید ڕۆڵەکەم سعید کوڕی خۆم پێویستە لە بیرت بێ کە تۆ پیاوێکی داواکاریت داوا ئەکەم داوا ئەکەم مامۆستاگیان تۆ چیت بەسەر هاتووە محەممەد زوبێر بەیرامم مامۆستا براکەم من ئەمرم مامۆستا چی بووە تکایە بەچێ مامەیەڵە براکانم دووبارە منیان ژەهراوی کردەوە ئەی بە نەفرەت بن چی بوو مامۆستا من ئەمرم پاسەوان فریاماکەون ناڕەستەنانە مامۆساکەمانتان ژەهراوی کردووە خێراکان فریای مامۆستاکەون پاسەوان براکانم ڕەنگە ئیتر من لە ژیانە نەمێنمەوە هەموو مەوجودیاتم فیدای نیشتیمان و میلەت و گەنجەکان و عالەمی ئیسلامی و بەختەوەری و ئاسوودەیی مرۆڤەکان بێت بەڵێ فیدا بێ ئەگەر مردیشم دۆستەکانم بیر لە تۆڵەکردنی من نەکەنەوە چونکە ئەوان ئازار وەرەگرنەوەی چێژن بەڵام کۆتاییەکەی ئێمە زۆر باشە بێ يا منان يا الله
لا إله إلا الله. خدا هەموو شتێک باشەکە، خدا هەموو شتێک جوانەکە. کەفارەتت بێ مامۆستاکەم. فەرموو مامۆستا گیان. بەڵێنم دابوو بینوسمەوە. من صادقم مامۆستا. صادق. صادقی شوان؟ زۆر بیری تۆمە کرد مامۆستا، زۆر. دووبارە مامۆستا ڕزگاری بوو. لەم سیستەمەیە شتێکی تایە، لەم سیستەمەیە شتێکی تایە. ئەلو گەورم تۆیانەوێ؟ گەورم ئیسمەت باک بەخێر بێی. تکایە چاوەڕێکە سەرۆک لە ژوورەوەیە، میوانی تایبەتی هەیە. ئێوە فەرمودانیشن، من ئێستا قاوەیەکتان بۆێنم. هاوڕێیان، ئێستا باسی سیستەمێکی تازەی دنیاتان بۆەکەم. لە ئاسیا و ئەوروپا و ئەفریقاشدا حاکمانی دنیا ئێوەن، بەڵام سەر نەکەوتن. پێش ئەوەی خۆراوە بێ ئیتر شانازیەتی وڵات تەواو، لەبەرەوەی کە سیستەمی تازەی دنیا ئێمە وەریەگرین. بەڵام بە شێوەی قەدەغەکرا و هەڕەشەکانی ئێوەنا، ئەم سیستەمە تازەی دنیا کە هاتووە لەسەر هاوکاری و پێکەوە ژیان دروستیەکەین. لە دنیادا زۆر گرنگی بە تورکیا دەدەین. ئێرە ڕابردوویەکی ئیمپراتۆریەتی هەبووە، بە تایبەتی بۆ ئەوەی قارەمانانی ناو خەڵک دروست نەبێ، پێویستە لەگەڵ خەڵکدا هاوکاری بکەین. پێویستە بە هیچ جۆرێک ڕۆحی عوسمانیەتی بە ئاگا نەهێنرێتەوە. پێویستە خەڵکی ئەم وڵاتە هەمیشە و بەردەوام خۆی بەلاواز ببینێ. پێویستە بە بەردەوامی پەیوەندیمان پێوە بکەن. بەڵام گەورم ئەو پێوەکو کەسی تر نییە لە غاندی هیندستانە چێ؟ بەڵێ غاندیش هاوکاری ئێمەی کرد، وا ئێستاش دەوڵەتی خۆی دروستەکە. السلام عليكم. وعليكم السلام مامۆستا بەخێر بێیتەوە. مامۆستا بەخێر بێتەوە، بەخێر بێتەوە مامۆستا گیان، بەخێر بێتەوە. خۆشحاڵ بووم. وەلی شەوکەت. مامۆستا گیان منیش بوو بە قوتابی تۆ. مەرحەبا. مەرحەباتان لێبێ دۆستەکانی بارلام. مەرحەباتان لێبێ ئەی ئەو برا بە وەفایانەی دەرگاکانی دڵتان بۆ کردمەوە. مەرحەبا.
بەخێر بێتەوە بۆ ناومان مامۆستا. بەخێر بێتەوە مامۆستا. سوپاسدانەکەم. بەخێر بێتەوە مامۆستا. سوپاس دەکەم. بەخێر بێتەوە مامۆستا گیان. محەممەد براکەم، ئینشاء الله خزمەتکارانی قورئان زۆر زیاتر گەشاکەن. هەموو دنیا نورەی گرێ. پەیامەکانی نور دنیا ئەگرێتەوە. ئینشاء الله لەسەر بەرەکەتی دوعاکانەتی ئینشاء الله. ئینشاء الله. بەخێر بێتەوە مامۆسا. بەخێر بیتەوە مامۆستا. بمان بەخشە مامۆستا. ئێمە دوژمنایەتیمان ناوێ، بۆ خۆشەویستی لە لای ئێوەین. مامۆستا من بە قوتابی خۆتمان قبوڵەکەی من ببەخشە مامۆستا. براکانم، ئێمە پەلەمان کرد، لە زستانە هاتین، ئێوەش جەنەت ئاسا لە بەهارە هاتن. وەزیفەی ئێمە حرەکەتێکی ئەرێیە، حرەکەتی منفی نییە. بەوردی لەوانم کۆڵیەوە کە زوڵمیان لێکردم. لە نێوانتانە بێویژدانی تیان نییە، چونکە مرۆڤی خاوەن ویژدان دەماری زوڵمیان تیان نییە. و من کەسێک نیم کە لەوان تووڕە ببم و سەرزەنشتیان بکەم. گردنی هەمویانم ئازاد کرد. خوای گەورەش لێیان خۆش بێ، چونکە میهرەبانی هەموو میهرەبانەکان خودایە. خوای گەورە ڕاستە فەرموێ، ئێمە هەمومان وەک گەڵاکانی ئەم چنارەین، پێویستە بە یەکدەستی یەکتری بگرین. ئەی ئەو دۆستانەی دڵتان بە قورئان بەخشیوە، ئەو تۆوی نورانی کە ئێستا ئەچێنرێ بەسەر ڕووی زەویە وەکو گوڵ ئەگەشێنەوە، وەک پاداشتی خزمەتەکەی ئێمە لە ئێوە ئەوە چاوەڕێ ئەەکەین کە کاتێ ویستان بەسەر کیشوەری ڕابردووە تێپەڕن، ئەو کاتەی کە هاتن سەرێ لە گۆڕەکەمان بن، چەندانەیەک لەو گوڵانەی بەهار بێن و بیخەنە سەر گۆڕەکەمان و دوعامان بۆ بکەن. دەرگاوانەکە ئاگادارەکەین وەختێکە هاتن پێتان بڵێ بەخێر بێن، بەخێر بێن. بەبێ نانەژیم، بەبێ ئازادی ناژیم. ئەوانەی ئازاری منیان داوە تەنها ڕوبەڕووی ترسی ئیسلامە بنەوە. جاران مەترسیەکان لە دەرەوە ئەهاتن بۆیە بەرەنگاربوونەوە ئاسان بوو، بەڵام ئێستا مەترسیەکان لە ناوخۆوە دێن، کرم لە ناخی داون. ئێستا بەرەنگاربوونەوە بەهێز بووە،
ئەترسم بوونیەتی جەمعیەت بەرگەی ئەمە نەگرێ چونکە دوژمن لەمە تێناگا دوژمنی گەورە بە دۆست ئەزانرێ و دەمارەکانە بچڕێنێ و خوێنەمژێ ئەگەر چاوی دانایی جەمعیەت شوێر بێ ئەوە قەڵای ئیمانەکەوێتە مەترسیەوە ئازاری من بەڵێ تاکە ئازاری من هەر ئەوەیە ئەجینا من هیچ کاتێکم نییە بۆ بیرکردنەوە لەو زەحمەت و تەنگ و چەڵەمانەی کە بەسەرما هاتوون خۆزگە ڕوبەڕووی هەزارەها ناڕەحەتیوە ببمەوە بەڵام قەڵای پێشوازی ئیمان سەلامەت بێ بیری گەورەکان لەناو غەفڵەتە ئەبینم قەڵای ئیمان لەسەر کۆڵەکەی ڕزیوی کوفر ناوەستێ لەبەر ئەوە من هەموو ڕەنجەکانی خۆم تەنها لەسەر ئیمان ئەدۆزمەوە ئاگادار نیم کە پێمەڵێن تۆ لەبەر ئەمە و ئەوە بۆچی خۆت بەتاقەتە کرد لەبەر دەمما ئاگرێکی ترسێنەر هەیە کڵپەکانی بەرەو ئاسمان بەرز بۆتەوە لە ناویا ڕۆڵەکانم و ئیمانمی گرتووە و ئەسووتێ من ڕاکەم تا ئەو ئاگرە خامۆش بکەم و ئیمانەکەم ڕزگار بکەم گەر لە ڕێگایەکە یەکشەک ویستی بێتی ئازاریشم بە چ گرنگێکی هەیە گەر قامچی بەرکەوت بێ لە بەردەم ئەو ئاگرە ترسناکەدا ڕووداوێکی وا بچووک ئەبێ بە ئیفادە بۆم لە قیامەتە بیرکردنەوەی تەسک بینینی تەسک وا بیرەکەنەوە من پیاوێک بم بمەوێ نەفسی خۆم ڕزگار بکەم من لەبەر ڕزگارکردنی ئیمانی جەمعیەت دنیا و ئاخیرەتیشم فیدا کرد چەندین ساڵە لە هەموو ژیانما شتێک بە ناوی چێژی دنیا نازانم هەموو ژیانم لە گۆڕەپانی جەنگەکانە لە دەست بەسەری زیندانە یان لە زیندانی مەملەکەت و لە دادگای مەملەکەتا تێپەڕ کردووە ئەزیەت و ناڕەحەتی نەمانەی کێشم لە دیوانی جەنگەکانە هەروەک تاوانبار مامەڵەم بینیوە وەک کەسێکی وێڵ لەم شار بۆ ئەو شار دوورە خرامەوە لە زیندانەکانی وڵاتە چەندەها مانگ مامەوە و چەندەها جار زەهر خواردیان کردم ڕوبەڕووی چەندەها سوکایەتی بوومەوە کاتی وا هەبوو هەزارەها جار مردنی زیادەم هەڵەبژارد ئەگەر دینەکەم خۆکوشتنی قەدەغەن نەکردایە ڕنگ بوو ئەمڕۆ سەعید لە ژێر خاکا بڕزایە و ڕۆشتبایە پاشان من لەبەر سەلامەتی ئیمانی جەمعیەت ئاخیرەتیشم فیدا کرد نەسەودای جەنەت لە چاومایە نەترسی جەهەنەم بۆ ئیمانی 25 ملیۆن جەمعیەتی وڵاتەکەم نا بەڵکو بۆ سەدەها ملیۆن و هەموو جەمعیەتی ئیسلام سەعیدێک نا هەزارەها سەعیدی فیدا بێ گەر لە ڕووی دنیادا قورئانمان بێ جەمعیەت بمێنێتەوە بەهەشتیشم ناوێ ئەوێش ئەبێتە زیندان